تا ببینی نوری چاو هزی پیم تا ببینی نوری چاو هزی پیم دمو 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 ئێوە قسەوشن نابڕن دواتر ناوەڵی تاچیت وەڵڵا یەکەم زمانی نووسراو لەسەر گۆی زەوی کوردیە تۆ کابراایەکی ناشناڵست و ڕەگەزپەرستی یانۆکو کابراایشی تەنا بەدوای حەقیقەتاگە لە بەرەم قسانە شەکەی بڕوان بە ڕێگەز نییە بڕوان بە فەرهەنگە لەوانەیە زۆرمان بخوێن بەشێکمان تورکی بێ بەشێکمان ئەوروپی بێ چی بووکەوە وای کرد ئەم قەنەعەتت بۆ دروست بێت من وەکو مرۆڤ ئەگەر کوردیش نەبوومایە لەسرم نەعەدالەتی کارمەکرد ئەمەیان لەوانەیە خەڵک زۆر شۆکە بەڵگە هەیە لەسەرەوەی کەەوە حەزەتی ئیبراهیم کورد بووە وڵاتێکم پیشان بەر لە مێژووە ناوی سووری عەرەبی نییە لە مێژووە بۆ فوکراوە بە عەرەب و فارسەوە گەورە کراونەتەوە بۆ فو نەکراوە بە ئێمە ئەمی کە بە مێژووی کورددانراوە حقایەتێکی ئەوروپیە لە دەرەوە بۆماندانراوە زۆر جار بە خەڵگەڵم کورد سۆمەری نییە سۆمەری کووردە ئەگەر ڕابردوو کۆنتترۆلکەی ئەمڕۆ کۆنتترۆلەکەی ئەمڕۆ کۆنتترۆلکەی داهاتوو کۆنتترۆلەوە ئەو لەسەر پێیجەکەم دامنەوە سەلاحەدینێکی ناشین لە مناڵی و بەیەمە ناسێنراوە وەرە سێری ئەدەبی کۆنی کوردی کە سەلاحەدین مەزنە لە ناو کووردا شتێک نییە لەسەر و سەلاحەدین و نییە هینی سەرکردەیەک نییە لە دەرەوەی ئەوروپا ئەوە ڕێزگیرا بێ ئەین بابەتان ئێستا ئەسم بۆ مۆزوعە ئەوە خۆمان وا کێشەمان هەیە و مەعاش نییە و نازانم چی و ئەو بۆچی مۆزوعە لەم هەولێری تۆیە هیتۆ نیمە بەستەکەمەیتیان ئەمڕۆ فارس لە ئێرانە نییە ئێران وڵاتی فارس نییە فارس لەسەر کەنداو بووە وەکو نەتەوە وشەی ئەلەکرات ئەسڵەکەی عەرەبیە و لە کەڕەدەوە هاتووە واتە دوورخراونەتەوە دەرکراون گەورەترین دەستگای ئەڵمانی ئەڵێ زمانی ئەندۆروبی لە کوردستانەوە بەجیانە بڵاوێتەوە ئایا هەولێر ببێتە ئەستەمبول یا دوبێت دەوەرە هەولێر ئەو هەموو مێژوە دێرینە چاو لە ئەستەمبول و دووبەی بکات هەیە ڕەخنت لێگرێ ئەڵێ ئەم شتانێکەوە تۆ نووسیوتە نازانستیە و هیچ بنەمایەکی نییە و لەو سیمینارانە خۆشیە بینم کە خەڵکانم لە بەرامبەر بێ هاوڕام نەبن قیچێکە توانین هاوڕای یەک نەبین هاوڕێ بین بەخێر بێنە گیاخوا بەخێ منەوەدانتان کردەوە بۆ نوێتیڵقی دیوەخانی ئەم جارەمان مێژوو ئەگۆڕێ لەوانەیە پێتان سیر بێ بەڵام ئەگەر قسەکانی مامۆستا ڕاست بن تاوی مێژووە گۆردرێ و نەک بەسی کورد بەڵکوهی هەموو جیهان ئەوش بەڵگەی خۆی پێ و کردوێتی ڕوو ئەڵێ وەرن ئەوەشی ئەڵێ بەڵگەکانم وانە چاڵنجم بکەن و ئامادەم بۆ دیبیت و قسەکردن هەمووی بەڵگەی زانستی لەگەڵ مامۆستا سۆران هەمەڕەشە کە باسی مێژووی کوردەکەین و سەرەتای کورد لە چۆ دەسی پێ کردووە کورد ئەسی سۆمەریەکانە پەیوەندیمان چییە لەگەڵیان هەروەها ئەم ناوچێ لە سەرەتاوە ئێمەتی ژیاوین یاخودنا مادەکان چی ئەبن لەگەڵ ئێمەیە زۆر بەوەدیەتێتە ناوی و هەروەها کۆمەڵە گفتوگویەک دروستە بێ کامشتانە بووە بووانە بووە و لەگەڵ باسی کتێبەکە شەیەکە کە ئێستاکە بڵاو بۆتەوە و خەڵکێکی زۆر مشتمڕ لە سەرەکە هیوادارین بە دڵتان بێ زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان گەرەوان نەبنیمە ناتوانین کەسایەتی یەک ماوەسە سۆران بێنین ئەمجاکە دوو کۆمپانیای تاژاتور دناو خێزانی سپۆنسەرەکانمان سەرەتا زۆر سپاس بۆ تۆیۆتا کام جارەیان ڤیددیوەکی زۆر جیاوازەکەین بە مەرزیەوە بە هایلۆکسە تازەکانەوە چاوەڕشتێکی زۆر تایبەت بن هەروەها یەکێک لە نوێترین سپۆنسەرەکانی دیوەخان بیتکۆ کە باشترین و گەورەترین ئەپلیکیشنی خزمەتگوزاری ماڵانە واتا چی تۆ یەکێک پێویستە ماڵەکەت بانکاتەوە ستافی بیتکۆ زۆر بە پرۆفشنناڵی هەمویان شادی تایبەتیان هەیە دێم بۆتی پاکەن و ڕێکی دەکە یەکێکت پێویستە وەستایەکە پێویستە بۆ نمونە تۆ سبووخت بۆ بکە وەستایەکی ترت پێویستە بۆ ڕیچی بێ وەستایەکی ترت پێویستە بۆ نمونە بێ ئیشوکاری ناوماڵەکانی شت تێک تۆ چاکی بکاتەوە هەموو وەستایەکانی هەمووی بە شادەی تایبەتەوە ئەپلیکیشنێکی زۆر تایبەتە و کە لەمەوە دوا پێتانە ناسین هەروە زۆر سپاس بۆ تەڵەبات خواردنی بەتام شتی بەلەزت هەروەها داشکانی زۆر مەزبوط لەگەڵ تەڵەباتایە ئێستا گەشت تەڵەبات نوێترین سپۆنسەری دیوەخانە هیوادارمە لێ ئۆردەر بکەن و شتی زۆر تایبەتتان پێناسێنی لایک کۆمنتان لەبینە چێ سبسکرایبیش بکەن چکە بەشێکی زۆر تا سەری پۆدکاستەکان کە سبسکرایب ناکەن کاکەوە بگەینە سەدکەی یەک پلێکی پێوە بنێن ئەوڕێ ناو پۆدکاستەکە ماوەسە سۆرانجیان بەخێر بێ زۆر سپاس بەخێراتی مامۆسا ئەوادانت کردەوە زۆر سپاس کاکژێر. وەزە جۆرە مامۆستا لەگەڵ شتێکە وەڵاهی من باشم بە ڕێگاوە هاتووم بەڵام هەز بە ماندووی ناکەم تۆزێ پێشتر قسەمان کرد ئەیسلااو ئامادەبووین بە بەرنامەکە. وەڵی ماشەڵڵا وزەیەکی باشت هەیە و ئەمجا دیاریشە بە خۆشەویستی و باسییان بابەتاناکە یعنی بابەتێک نییە بڵێ بۆ قازانجیشی مادی بەیان شتێ بێ کاتێکی قسە ئەکا و بەجددی حەز لە شتێکە بێ هەست بە وزەی بەرامبەرەکەی ئێمە ژۆنی سعاتێکە پێش پۆدکاستە قساکەین زۆر بە بە پاشنەوە ئینگلیزە لە باسی بابەتەکانەکەی من پێم وایە هەر شتێک دڵی تیا بێ جا مۆسیقا بێ هۆنەر بێ هەج بوارێک کە دڵت تێ کرد هەم خۆشی لێبینی هەم بەرامبەرەکەت جا من ینی ئەتوانم بڵێم دڵ و ڕۆحم لەمایە ینی زۆر جار کە سیمینارە کەم لەسەر ئەم بابەتانە ینی یەکێ لەو شتانی کە زۆر حەزی بێ من دیبیتم زۆر حەز لێ سیمیناریشم زۆر حەز لێ جا کە ئەو سیمیناروشتانە کەم جاری وای موچرکەم پیاە خۆم ینی چکە ئەو نەخۆشی لێ بینم بۆ من وەکووە نییە بڵێ ها وەڵام ڕۆژ
سیمینارەکەکەم نەکرد کە چمە ناوی ینی خۆشێکی زۆر لە دیبیتەکە بینم لەوەی کە خەڵک پرسیارەکە کە ئەم خەنەژێ پرسیارە و بۆ من ئەو هەمووی خۆشیە جا ئەو خۆشیی لێبیرم هیوام وایە بینەریش ئەوە ستێ پێ بکە ناسم جێکێکی لە میوانە کەمەکانیشکەوە یعنی دیارە حەزت لێ نییە مەسەن بەس پێ و درێژەت و بیلا و ڕاستەوە وایە هەنی وا چەند جارێکمان بڵێ کاکە چاڵنجم کەن بڵێ ئەو بۆ بەس مەڵێ باشە بەس مەڵێ ڕاستەوە شتێکی زۆر تازەیە لەم کولتور و کۆمەڵگەی ئەمەیەکێک وا بڵێ وڵی محەممە من هەموو جارێک ینی لە هەرچەند ینی بەرنامەمەوە پێشەکی بە بێژەرەکاڵم ئەڵم تکایە پرسیارم پێ مەڵێ تکایە تۆ چاوی بینەری تۆ بە بینەرەڵی چی ینی ئەو ینی تۆ وەڵام وەرەگری بۆ بینەر لەبەرەوە زۆر گرنگە من بخیتە ژێر پرسیارەوە من ترسیشم نییە لەکووا لە دەرەوەی بواری مناوێ ئەڵم نازانم چکە نازانم ینی پیشانیان کە ئێمە تێگەین لە زانست ئەگەر نەڵین نازانم کەواتە لە زانستیە نەگەیشتون توێ زانست سنووری هەیە ینی توانای مرۆڤ سنووری هەیە جاب لەبەرەوە من ترسم نییە لەوەی لە بەرنامە خرێمەژە پرسیارەوە ئەمە لەکوێ بوو سەرچاوەکەی چییە بەو شێوەیە ئێمە لە قوڵایی شتەکانەگەین لەبەرەوە من بۆ من جۆرێکە لە ینی خۆشی لێبینم کە ئەو شتانەی ئێڵێم خرێتە ژێ پرسیارەوە یا ڕەخنەی لێ بگیرێ بۆ من بەشێکە لە کارەکەم جە ماشەڵڵا چیرۆکشی سەڵنجار کێشە تۆ خۆت لە سلێمانی لە دایک بووی باپیرش نانەوە کاتێکەوە ڕیسێرچمانەگر بۆم بابەتم نەمزانی باپیرت مامۆستا مفتی پێنجوێنی بووە و کۆلێژی ئەنداسیاری بیناسازی تاو کردووە دوای ئەو ڕۆشتی ئەوروپا و دەست بە بابەتی مێژونوسی ئەمانە کردووە ئەم چیرۆگەی تۆ چۆنە ماوەسە زۆران یعنی لە بیناسازیەوە بەچی گەیشتە ناو ئەم بابەتانە چۆن بوو چی لێ هات ڕاستێکی من مفتی پێنجوێنی باپیرمە دایکم زۆر لەژێ کاریگەریەوە بوو دایکم یەکەم ژن بووە کە لە ساڵی چلەکانە چۆتە خوێندنگە نی بۆ لە شارۆسیەکی و پێنجێنا شارۆسیی بچوو بووە بەراورد بە سلێمانی باپیرم هەرەوە نەبووە شاعیر بوو زۆر شاعیر قساکە و لە دەروی شعرەکانی کەسێکی ترە بەس باپیرم ئەوە بووە کە هەبووە ینی ڕاستە و خۆ جا زۆر داکۆکی لە ژن کردووە بە شێوەیەکی زۆر سیر ینی غەریبە ینە کە شعرەکانی بینی لە چلەکاناڵێ من کچەکەمە لە شاری سلێمانیە لە چلەکانە ژن لەسەر دوکان نەبووە دایکم بەسەر دوکان بووە تووشە بۆ خوێندنگە ئەمە هەردووچی ینی مفتیوی سوێتی پێیان بە ینی بڵێ ژنیش توانای هەیە جا دایکم لەو کەشوهەوایە لە مناڵیەوە بواە ئێمە شعری مفتی مزانانی ئەچون بۆ خوێندەگامان خوێندەوە ینی شعرەکانی مفتی وەختە مناڵیت وەکو وشە لەبەریەکی بەس لەگەڵ یا گەوراوی سێرەکەی ئەم پیاوە کۆمەڵێ ینی پرینسیپی زۆر گرنگی لە ژیانە دژی نەعەدالەتی بووە دەبن ئەوە سنتەری فکری باپیرمە دژی نەعەدالەتی ئەمەی وەرجێڕاوە لە چییە ئەو زوڵمەی کە لە ژن کراوە داخۆکی لێکردوە ئەو زوڵمەی کە لە کورد کراوە داخۆکی لێ کردووە و ئەو زوڵمەی کە لە خەڵکی هەژار بە کوردێکی ئەم بۆ بە داخۆکی کرد لە دژی نەعەدالەتی جا ئەو نەعەدالەتی لە هەت شتێکا بینی بێ لە داگیرکردنی کوردستان بێ لە حکومڕانی ئەو سەردەی کورد کە نەعادل بوون دژیاوانش قسەی کردووە جا من لەم کەشوهەواوە من لە خوێندنگا هەموو ساڵەیەنی وەختە پیانەوە مافوو بە عەرەبی ینی امتحانم نایە چکە توانام هەبوو لە خوێندنگەومانە هەندەسەم هێنا حەزم لە هەندەسە نەبوو وەختە ساڵی هەشتاکان دەرەجەیەکی بەرزمێنا بوو نەحەزم لە بەشی پزیشکی بوونە ئەندازیاری بەڵامی تر چوم خوێندم بەڵام ئەو دیلم ئەیتر چوومە ئەوروپا لەوێ کەسێکم حەزم بە زانست و زانینە مۆسیقام خوێندووە ینی تا پێش زانکۆ مۆسیقام خوێندووە ینی بڕوانام هەیە لە تیۆری مۆسیقا لەم بوارانە لە یاسا خوێنومە ئەنجا ماستەرم هێناوە لە بەڕێوەبردنی کۆمەڵگا هەم بۆ کار و هەم بۆ بەشێکی بۆ ویستی خۆم ینی پێویستم بە ینی زانست بۆ منەوە بۆ هەموو ینی هەر لێک بوارانە لە بواری جیاوازەوە بۆی بتوانی لە ژیان بگەی بەڵام عشقێکم هەبووە لە مناڵیەوە عشقی مێژوو بۆ من ئەم عشقش لە چیەوە هاتەوە بۆ من هەستێکم کردووە باشە بۆ من نیم بۆ ئەم هەموو چینە خوێندنگە عەرەب وای کرد و فارس وای کرد و ئەی بۆ من لە ماڵەوە
ئەم دایکم من وا کوردم و ونوام و تۆ شعری مفتیخی کەچی کەیتە ناو پەرتووکە تۆ نیت کەواتە تۆ بزری لە مێژوە لەبەرەوە من ئەمیست لە مێژوا خۆم ببین و لەکوێن لە ڕاستیە نەگەڕام هەر بەس شتێ بینم ینی وردەوردەشتمە بینی بەڵام کە ڕۆژە ڕۆژان وەکوایە تۆ بگەڕی پارچێکی زێڕی ئەو نەبدۆزیتەوە لە پڕ دەرگایە بکەیتەوە جیهانێکی زێر بدۆزیتەوە نەزانی چی لێ بکەیت ئێستا من لەسەر مێژووی کوردوام لە هاتوو کە ئەگەڕام هەمیز بەشتێکی هەر ینی زۆر ڕازی بووم بەوەی کە کورد ببینم 1000 ساڵەمەوە بەر کەچی سێرەکەم سەرەتای شارستانیەت کوردیە جا ئەمە چۆن بە جیهان بڵێ چیرۆکەکەوا دەسی پێکرۆ بن بۆ پارچەی زێڕێک ئەو پارچە زێڕەوە بوو کە کورد بدۆزمەوە لە شوێنێکە کە دەرگاکەم کردەوە وەکوایە یعنی دەریایەک لە زێر بینی زێڕی فەرهەنگی سە من لەویان زۆر جار تەمەنم حسابەکەم بەشی چی بکە باشە من ئەمە لە بواری مۆسیقات چی بە خەڵک بگرێ لە بواری ئینی هەچ بوارێکی کوردی دەستی تێ ئێمە ڕێک بە پێچەوانەکەی تێگەیشتوین کە کورد داماوە ئەوەی نییە نی تۆ دەمی خەڵگەکەی تۆ لەسەر تۆڕە کۆمەڵاتیان کورتی چینی عەربووە فارزوە ئەمانە کەچی ڕێک پێچەوانەکەی تێ ڕاستێکی بەڵام ئەم چیرۆکە درۆینە 100 ساڵە ڕۆشتووە دووسێ نەوەی لەگەڵا گەورە بوو لەبەرەوە هەڵوەشانەوەی ئەو چیرۆکە پێویستی بە تێگەیشتێکی قوڵ هەیە پێویستی بە باگراوندێکی قوڵ هەیە و پێویستی بە هەوڵێکی گەورە هەیە تۆ نەتەوەیە بە تەواوی لەسەرەوە ڕاهێنراوە کە تۆ هیچ نیت بەڵام ئێستا تۆ پێڵی نەخێر تۆ سەرەتای چیرۆکی شارستانێتی مرۆڤایەتیت نیمە ئەنی خۆی کە بیری لێکی تۆ بۆیە زۆر کەس بڕوان ناکە نەک بڕوان ناکە لەبەری تۆ بەڵگەت نییە بڕوان ناکە لەبەرەوەی ئەو لە مێشکیا چەسپاوە لە خوێندنگە تۆ لە خوێندنگەی وڵاتە خوێنوتە باشە سەردەمی نوێتری تۆ زێشتی کوردی تا خوێنەوە ئێمە لە خوێندنگەی عەرەبی عێراقی خوێنومانە قەت جنێو بە کورد نێراوە بەڵام هەموو ڕۆژێ شارستانیەتی عەرەبی لە بەردەم تۆ گەورە کراوە بە درۆینە باشە بەڵام ڕۆژە شتێک نەبوو کوردی کاتە کۆی پەیامی خوێندن کە خوێندوتە تۆی کوردی جنیت عەرەب شتە ئەمە لێرە تا ئەمە زانستە ها ینی لە زانستە چەندین توێژینەوەی جیهانی لەسەرەوە نەتەوانی کە ژێردەستەن پاش ماوەیە ئەما بێ بەڕاستی لێرە ئێستا زۆر کەس ئەڵێ ئەمانە زیادە ڕۆیە یا کە پارەی بێڵێن مبالغە بۆ نەک لە بەرەوەی بەڵگە نییە لە بەرەوەی لە مێشتی ئەوە ئەبێ کورد بچووک بێ مەسەڵەن بۆ نمونە کە مناڵم کاکەوەرەوە 1000 ساڵەم و پێش 1100 ساڵەم و پێش لە بەغات پەرتوشی کوردی وەرجێڕاو بۆ زمانی عەرەبی پەرتوشی زانستی ئەمە بەڵگەی لەسەر لە هەموو جیهاناچیە بە درۆی خاتەوە کوردەکان بۆ لە بەرەوەی ئەو کووردە تا من بابەتم لەسەر نووسە ئەم کووردە لە مێشیا ئەبێ تۆ بچووک بی ئەگەر باسی کورد شوانە کورداماوە لێ قوبوڵەکە چکە بۆ لەسەرەوە گەورەکرا کۆمپلکسی پێدرێ ئەمە ینیمە ناڵم کابراایەکێ بەرازیلیە من وچەکە لەو کەسانی زۆر پێی سەرسامم پاولۆ فێرێری ناوە ئەو خۆی خەڵکی بەرازیلە بەرازیل ئەگەر ئاگاداری من پرتوغالەکان داگیریان کرد ئەستا زمانیان بووە جا خەڵکەکەی خۆی بە کەم زانی و بەرامبەر جا ئەو لەسەرەوە کاری کرەوە کە چۆن داژی کرا و چۆن مێشتێ گۆڕێ ئەوە سەرسامە بێ بەڵام 600 ساڵەوە بێژی من خەلدون دوایی بۆم دەرکەوت سەری من خەلدون وانی باس پیاوێکی زۆر زانایی من خەلدون ئەمانە بازەکە کە چۆن کە داژی کرا و بی ئەوە سەرسامە بی بە داگیرکەرەکەت چاوی لەکەی بە هەموو وای لێ لاساییەکەی تۆ بێوەی ئاگاد لە خۆت بێ هەموو شتێکی ئەو بەڕاستە زانی جا ئێمە ئێستا لەو کێشەیە ئەژین ئەمە پێویستی بە تێگەیشتێکی قوڵ هەیە بۆی هەڵی وەشێنی تۆ ئێستا وەکوتم زۆر کەسکاری من وازانێ زیادە ڕۆیە بۆ لەبەرەوەی ئەو گەورە کراوە لەسەروی تۆ بچووکی کە تۆڵی گەورەیە بە زیادە ڕۆیە زانێ نەک لە بەرەوەی کە بەڵگا سەیرەکە ئەوەی کێش باشە مامۆستا ئەو خاڵی وەرسەرخانە بۆ تۆ چی بووکەوە وای کرد ئەم قەناعەتت بۆ دروست بێ کە کورد زۆر گەورەترەوە لەوەی کەوا پێمان وتراوە لە مێژووە ئەم سێرێکی تیژەر بۆ پێکۆ جاوی دیتەوە باش ماوەسران تۆ کابراایەکی ناشناڵست و ڕەگەزپەرستی یانۆکو کابراایشی تەنا بەدوای حەقیقەتەگەر لە بەرەوەم قسانە شەکەی ئیتریەکەم چۆن گەشتمام خاڵە خۆی من کەسێکی هینم ینی نەمەزانی لە مناڵیەوە
بابەتی هەیە پێڵەن critical thinking مەلیزی بە کوردی پێڵەن بیرکردنەوەی ڕەخنەگران هەموو شتێ لەگەڵ خۆما خەمەژێ پرسیارەوە نەمەزانی خۆی ئەو دەستەواژەیەم نازانی بەڵام بە مناڵی بە سرو ژوابم هەر شتێکمە بینی قوبوڵم ناکرد چۆن من زەردەشتیم چۆن زەردەشتی من ئاریم چۆن ئاریم لە ژیانە هەچ بوارێک کە خستە ژێ پرسیارەوە ینی بناغەکانی بیرکردنەوەی ڕەخنەگرانە چێ تۆڵی چۆن لەکوێ بەڵگەز چییە ئەمە لە چی هاتووە کە ئەمانە خستە ژێ پرسیارەوە زیاتر نزیکە بیتەوە لە ڕاستی من ئەو تیۆری کۆنانم قوبوڵ هاتمەوە خستمۆژێ پرسیار من لە مناڵۆ پێیان وترابوو کورد ئاریە باش بابزانام کورد چۆن ئاریە کەم جا بابزانام ئاری چۆن دروست بووە طبعا ئەمە حوسەڵە و دڵێکیە وی کە چۆ سەرەتاتی وتە بە عەشق و شتێکەوە باسێکی ئەو عەشق و دڵە نەبێ کۆڵیت دەزی لە مەسەنەن شت چوار شت دووسێ دیواریەتە بەردەبێت ئەڵێ بەخۆم دوو دیار پێیاکەم باشتر لەوە ناخۆشتر نییە سەیری پۆدکاستی قوڵ بکەیت و برسیت بێ بۆیە ئێستاکە تەڵەبات داونلۆد بکە و خواردنی دڵخوازت داوا بکە و پێشوی پۆدکاستەکە تاوا بێت خواردنەکە دەگات بابچینەوە نا پۆدکاستەکە مامۆستا ئەنوەر سوڵتانی لەسەر ئەمەی نووسیوە ئەڵێ هەچی پەرتووکم بینیوە لەسەر کورد نووسراوە خەڵکێک هەر تۆزی پاژمان هەوڵیاوە دوایی هیچی دەست نەگۆ دووسێ دیوار دوایی گەڕاوەتەوە و هەمان نەقاتی پێش ئەڵێم ئەم پەرتووکەی کە هی منە مێژووی بزرو نەجێڕاوی کورد کە بە ئەنگلیزی نووسراوە دوای بکوون هەموو ئەوەی خستۆتەوە ژێر پرسیار مامۆستا ئەڵێ ئەوەی تێپەڕانە جا من هاتوومە ئەمانم خستەوە ژێر پرسیار چۆن من زەردەشتیم چۆن زەردەشتیم بەڵگەم نەبێ من قوبوڵم نییە بەڵگەیەکی زۆرمان هەیە ئێمە ئەمڕۆ ئەگەر تۆ لە پەرتووکە کوردیەکان سێرکەی لەسەر کورد قساکە هیچی پێ ناڵێ پێش ئیسلام کورد لەکوێیە بە بۆشیە بە بۆشی ماوەتەوە من هاتووم سەردەمێ نەچوم هەرسەری خەریکی کورد بووم زام ئاینی جوش چۆن دروست بووە ئاینی کریسیان چۆن دروست بووە ئاینی زەردەشتی چۆن دروست ئاینی مانایی ئاینی مەزداکی یعنی نەک من هەر خەریکی کورد نییە ئاشووریەکان چێن ئەکەدیەکان چێن هوریەکان چێن هیتیەکان چێن لوڤیەکان چێن یعنی ثراکیەکان چێن ئەمانە فەرهەنگیانم داناوە ینی چووم لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێ بگەم جا بۆیە هەشتێ لەسەر کورد قساکەم لە ڕوانگەی جیاوازەوە سەیریەکەم لە بڕوانگەی مۆسیقا زمانەمە من نەچوم هەر خەریکی کورد بووم فارس کەم فارس یەکەم جار چۆن نایهاتۆ چۆن یەکەم پاشانجا ئەمێ لەسەر ئەم بناغانەوە من جاری تر هاتمەوە سەرەکەم نەخێرەمەی کێمە بەوتراوە کە بە مێژووی کورددانراوە حقایەتێکی ئەوروپیە لە دەرەوە بۆماندانرا زانیوەکو چی وایە تۆ لە دەرەوە پێوتراوە تۆ فلان کەسی ئەمە خۆی لە ڕووی مەبدەئۆ هەڵێ ئەبێ ئێمە خۆمان فکرەمان بۆ دروست بێ ئێمە چین چۆنە بێ خەڵک کە خەڵکێ بە تۆی وشەیە کەواتە تۆ خۆ نیت تۆ خۆیەکی کە خەڵک پێوت وچی ئەمە خۆی ئەمە بۆیە ئێمە 30 ساڵەمە پێشەوە ماخستایەتەوە ژێ پرسیار منە بێ خۆم بڕیار بەم خۆم چێم نەک لە دەرەوە پێم بڵێن ئێمە لە دەرەوە پێماڵین چین ئەم کێشمان قوبوڵە وازانین خۆمانی بەس خۆمانین ڕوانگەی خەڵکە ئەوروپیە لەسەر ئێمە ڕوانگەیەکی قرزەر ینی بڵێم خەڵکی ئەوروپیە لەسەر ئێمە من دژی ئەوروپی نیم بێ ئەوروپا ناتوانین توێژینەوە بکەین بەڵام من ئەبێ خۆم پێناسەی خۆم بکەم نەک خەڵ پێم بڵێ چێ جا بەو شێوەیە کارم کردووە بەو شێوەیە گەیشتوم اینجا پرسیارەکەی بەڕێزت کە من کەسێکی ناسیۆنال ڕێگەز من دژی ڕێگەز پەرسی و بڕواشم بە ڕێگەز نییە بڕوان بە فەرهەنگ هەیە فەرهەنگی جیاواز ئێستا من لەوانەیە هەرچەنە توێژینەوەی دیێنەی براکەم هەیە زۆر کوردین نەوەیەکی باشوور و ڕۆژهەڵاتی نۆشمان باکوورە ینی کوردی وەکو دیێنەی بەڵام گەر دیێنەیشم کوردی نەبووە من فەرهەنگم کوردیە بەستم چییە من لە کەشوهەوایەکی کوردیە گەورە بوو بە چیرۆکی کوردی گەورە بوو ئێستا کەسێک پەیوەندی پێوە کردم وتی مامۆستا سۆران پشکنینی دیێنەیم کردووە من جووم بەڵام باوکم مکریانە و دایکم کرد ماشانیە من هەروە تێگەیشتم ئەمە ینی تۆ دیێنەی ینی وەکو خوێن دا بۆیە ئەڵێم بڕوان بە ڕێگەز نییە ڕێگەز ینی خوێن بڕوان بە فەرهەنگە ئێمە فەرهەنگمان جیاوازە ینی لەوانەیە زۆرمان بە خوێن بەشێکمان تورکی بێ بەشێکمان ئەوروپی ینی مرۆڤ تێکەڵە بێ بەڵام فەرهەنگە هەیە کە هی باو باپیرانی سەرم خاکەیە ئەمە پێڵێن کوردی من بڕوان بەوە هەیە زۆر خەڵک من بە شێوەیە وازانێمە پرۆژێکی ناسیۆنالیستیە نەخێت بۆ من تاواکەری فکری باپیرمم دژی نەعەدالەتیە نەتەوەیەک هێنایی کووردە
بە درۆ ئەم نەتەوەیە کراوە بە شوان و من تەبەن شوان کەسێکی بەڕێز لی کەم ناکەم و بەس ناکرێت تۆ لە گەورەترین دەستگای جیهانی ئەمڕۆ بیکەرەوە یەکەم پەڕێی دەستگایەکەوەی سایکلۆپیدیای بەریتانی و هەزاران پەرتووکی جیهان تۆ شوانێکی دامایی شارستانیەتێ لە یەک مۆزەخانە بەناوی تۆ نییە بە شەرتێت تۆ سەرەتای چیرۆکی شارستانیەتی مرۆڤایەتیت ناکرێت نی ناکرێ ئەم زوڵمە ینی من دژی نعدالەتیم دژی نادادوەریم نادادوەریە هەیە بەرامبەر نەتەوەیە کراوە نەتەوەی جابا من جاشی کەمەوە منە و کوردە باز ناکەم کە حیزبی سیاسی بازرگانی پێوەکە من باسی کوردێکم کە نەتەوەیەکە وەکو هەموو مرۆڤێ لەسەر گۆی زەوی ئەبێ خۆی بێت ینی وەکو خۆی بناسێ ئەگەر ئێمە شوانین با شوان بین ئەگە شوانیژین با ئەوە بین کە هەین ینی منەمێ خۆمان بناسین وەکوی کە هەین زوڵمێک کراوە بەرامبەر بە کورد زوڵمێکی مێژووی ئەم خاکەی دابش کراوە بەسەر چوار نەتەوە عەرەبێ ڕۆژێ و ژان حکمی تۆی نەکردو ئێستا ئەمڕۆ عەرەب تۆ ئەبێژە دەسێ عەرەبی لە عێراق لە ئێرانە تۆ بێژە دەسەی فارس بی لە تورکێک لەو پەڕی ئاسیاوە هێنایانە بۆ وڵاتە ئێستا بە تۆڵێ بۆ هێزمانەکە قسە بکە یان نیکی ئەمە من وەکو مرۆڤێ گەر کوردیش نەبوومایە لەسرم نەعەدالەتی کارمەکرد چکە هیچ لای من ئێستا هیچ بابەتێ هێندە نادادوەریتیانە هێندەی بابەتی کوردی لەبەرەوە بۆ من مێژوو بەکارێنم بۆ ڕەوانەوەی بۆ داکۆکیکردن و دژایەتی ئەو نادادوەری کە بەرامبەر نەتەوەی کورد کراوە لە ڕێگای مێژووە ئەمێ بەشێ لەوە چارەسەرکەم جا خەڵک بە چۆن لێکیاتەوە ئەمێ پرۆژەی من پرۆژەی دژی نادادوەریم ئەمێ ینی پرۆژە ماوەسە شتێکی تریژێ خەڵک ئەست دەکەم تێڕوانینێکی غڵەتی لەسەر خودی بابەتی مێژووی زانستی وەگرتووە بابەتی مێژوو زانست بیرروڕا و ئەوی بەنگلیزیەکە ئپینیەنز و شت لە خۆی هەڵناگرێ ئەی مەسەسار باسی مێژووی کرد لەگەڵ هەڵ کەسێکی عامەتی خەڵکاکەی ئێستا ئەڵێ ئیشکەر نەبووە خاین بووە وشەی خاین ئەتوانی بڵێ وشەیەکی ڕێژەیە ئەمەسن تۆ شتێک بە خیانەدانی من شتێک ئەمە لە بابەتێکی مێژوویە باز ناکرێ تۆزە ناتوانین لە جێکەم کتێبە بڵێ وڵی کورد خاین بۆیان خاینەوە کێشەی تۆ نییە بەڵام تۆ باسی واکی کاکە بە بەڵگەیەکی زانستی وتراوە تۆ ئەلێرە و ئەو زمانە هەبووە ئەوە تە نووسراوێکمانەیەکەوە کورد ئەو کاتە هەبووە خیانەتی کردووە نەکردووە کەسی کوشتووە کەسی بڕیوە ئەمە بابەتی تۆ نییە تۆ ئەوەکەیەکەوە حقەتەکان دەرەخەی تو ئەوە بابەتی زانستیش خەڵک لەوانەیە قسەی پێسەر بێ زانست ئەتوانین بڵێ خودی ئەخلاقشی دیانە چکە تۆ مەسەن ئێستاکە ئێمە کە مێژووی ئەمریکا خوێن لە 1970 سەر بەخۆی بەدەستێنا کۆلۆمبۆز ڕۆی تۆ ناڕووی باسی ئەوە بکەین بڵین وڵا ئەمە ڕۆیشتن نەیتیڤەکانی ئەمریکایان بە گشت و بە زۆر بردیانەوە نە بەس مێژوەکەی ئەڵێکەوە بردراوتەوە بەڵام خەڵک لێرە زیاتر کە باسییان بابەتانە ئەکرێ هەستەکەم بەو لایەنە ئەخلاقی و کۆمەڵە بیرروڕایەک دەریەخە ئەڵێ کورد هەر هەبووە خۆخۆر بووە کورد هەبووە خاین بووە کورد هەبووە نایڵە بڕۆیت ناو بابەتی ترکاکە ئەسڵت چێ چیت کردووە چیت نەکردووە زین چۆنە ڕۆڵی مێژونووس ڕۆڵێکی زۆر گرنگە و هەستیاریشە من کە بە دوای مێژووا گەڕام ناگەڕام کوردێکی گەورە دۆزمەوە خۆ بە حقایەت ئێمە کراوین بە ئاری و گوایە لەگەڵ ئەوروپیا خزمین خۆ حقایەتە هەبووی تر بۆ دەستکاری کەمەگەر نەخێر من هیچ شتێ لێرەمان نەبوو پێشوەختە بڵم کوردەوەیە خراپە باشە کاری ئەو کاری توێژەر نییە ئەو کاری خەڵکی ئاساییەوە ئەوە دەستەواژەی زۆر سادەی نازانستین ئەو قسەی خەڵکی ئاساییە توێژەر نابێ مێژووا لێگات و تۆ بەلای تێکەوە گەڕێیت لە ژوورێکی تاریکە شتێک لە یا دۆزیتەوە یەکەم جار نازانی چییە بەڵام دوایی هەر بەم تاریکیاگەڕی دو سێشتی ترە دۆزیتەوە ئەم دو سێشتەی لێک مانای پێی کاری مێژون و زەمێ من بەو تاریکی ئاگەڕام بۆ نمونە من نەمەزانی زمانی کوردی کۆنە چکە بە منیان وتبوو زمانی کوردی لا ئێستاوە هاتووە کەچی هەر ڕۆژمە دووە هەر ڕۆژمەوە سەرەکەم 3000 ساڵەمە پێش ناوی پاشا کوردیە پاشا هەیە 2900 ساڵەمە پێش لە موکریان ناوی ئازایە باشە بۆ ناوی ئازابێ کە سێرەکەم پاشایتە ناوی بەگزادێ ئێمە لە کوردستانیشە لەسەر خاچی ئەمە ناو ئازابێ 2900 ساڵەمە بەر باشە ئەمانە وای لێ کردم ینی ئەمێژون بەشی تێگەیشتن لە کورد ناکە من لەسەر سۆمەری ئووری هیتی لوڤی راکی فارسی کۆن پەهلەوی ئاوێستا ئەمان هەمووی کارم کردووە ناڵم وڵا هەموو ێزانم چکە مە هەر هەڵەیە بڵێ ێزانم ئەنی ئێستا تۆ کوردی بڵێ کوردی بە تاوا ێزانم نەخێر ئەنی کە زمانی خۆتە چکە زمان بابەتێکی قوڵە بەڵام لەسەر هەمووی کارم کردووە لە هەمویان زیاتر سۆمەری بەڵام هەموو ڕێژێکی ژەر خۆم بە
خوێنکاری و بوارازام بەردەوام خەریم لە ڕێگایمانە وردە تۆ سێرێک نەتەوە زۆر کۆنا سێرەکی زمانەکەت زمانی سەرەتایی شارستانیەتە جا بەم شێوەیە تۆ کاری تۆ ئەوە نییە ینی مەبدە هەیە لە ئیشا تۆ مەسەن ئەگەر تۆ کارێکی سیاسی بکەی لە بوارەکە ئایا ئەمانە توێژینەوەیەکمەیە ئایا ئەم خەڵکە خیانەتیان کردووە لەوە ئەمە بابەتێکی ترە بەڵام تۆ کە مێژووە نووسی نەخێر چاک و باش نییە من شتەکانە خەمە ڕوو ئەمە ئاوا ڕوویا بەڵام خەڵکی دەرەوە ئەوە قسێ بەڵام بەداخۆ هەندێک جاریوە توێژەرە چێتە ئەو بوارەوە خەریکە بۆ چوونی خۆی خاتە ناو مێژۆوە ئەوە لای لە توێژینەوە تۆبی بە ئەبی بە ڕەخنەگر ینی ڕەخنەگر لە هەندێک ڕوودا و ئەوە جیاوازە بەس وەکو توێژەر و مێژونوس ئەوە کاری ترە بەڵام ئەوەی کە تۆڵی کورد دووبارەیە کاتەوە ئەزانی چەندین فەرەنسی هاوکاری ئەڵمانەکانیان کرد وەختێک ئەڵمان چۆتە سەر وە چەندین نەتەوەی تر لە جەنگی جیهانی دووەمە ئەوە هاوکاری بێگانەیان کردووە بەڵام ئەمە خۆ نەتەوەکە ناکا بڵێن بەخاین بەڵام ئێمە سەرەتا پێم وتی کار لەسەر تۆ کرێت تۆ لە مناڵیەوە تۆ هیچ نیت تۆ ئەوە ئەجا خەڵک ئەوەی پێخۆشە بڵێ من هیچ نیم چکە بۆ ئەوە بۆ بە سروشت بۆ تۆ بۆ بە سروشتی تۆ لە خوێندنگە پێوتراوە هیچ نیت مناڵێک لە باکوورە هەموو ڕۆژێ تورکێکی لێکرێ بە شت تورکەت هەموو مێژوەکەی کوشتن و بڕینە بەڵام وا لی گەورە کراوە ئەوەی خۆی کە هەمووی شارستانیەتە لێون کرا لەبەرەوە ئاساییە بێ بڵێ کورتیچ نییە کورد ئەوە نیە بەڵام تورگەوەیە لای ئاساییە جا ئەمە ینی بوارێکی زانستە بوارێکی زانستە بواە ئێمە لەوە بگەشتی نایە بۆ ئێمە واکین لی تێبگەیشتنایە ئەو هەڵەمان دووبارە ناکردەوە باش مامۆستا یەکەمین شتکەوە تۆ هەما بڵین سپەت سەری داوەکە لە شۆ دەسی پێ کرد ئەو زانیاریەت خوێندەوە وتت بۆ خۆی مشتێکم دۆزیوەتەوە با بە دوایە بڕۆم سەرەتا چیرۆگەکەت من لە مناڵیەوە مێژوە خوێنەوە یەکێ لەو ئینانی کە مناڵی پەرتویژێن خوێنەوە سەر مامایارە بۆنمونە مامایارە زۆر کاری تێگرن کە چۆن ئەمە ئەفسەری بابانەکان بووە بۆ من گرنگ بووە چۆن شەڕی کردو بەرامبەر سوپای عوسمانی و لێەوە تا بۆنمونە ئەمانە بۆ من ئەم چیرۆکانە مەخوێنەوە ئەم مێژووە مەخوێنەوە بەشێکی تێکەڵە بوو بەڵام گەشتمە ئەوروپا بە زمانی لیزی یارمەتی دەیانی تۆ هەندێک سەرچاوە هەیە ئێمە لە ڕێگای ئەبووە عەرەبەوە دەستمان کەوتە زمانی عەرەبی کە دەستی دووە بەڵام من یەکسەر چوومە زمانی لیزی تر تۆ گەیتە باشترین پەرتووک لە جیهانە زمان بزانی لیزی بزانی تر تۆ ڕێگر نامێنێ حەچی پەرتووک بوو لەسەر کورد پەیامە کرد ئەو وەختە بەس پەرتووک دوای ئەنتەرنێت هات ئەنتەرنێت هاوکاری کردی زانیاری زیاتری دەستکرد ڕۆژێکیان توێژی نوێیەکم خوێندەوە لەسەر مانایەکان خەڵکی مکریان بوون لە 2900 ساڵەوە تۆماریانەیە بەڵام خۆیان دێرینترن سێرم کرد پاشایەکیان ناوی ئازایە ئەوەی کە بۆم باس کرد ئازاجا منی لەو کەسانەش نیم خێرە ئەو تاوە کوردن نا چێڵێ ئازامانایی وایە دوای سێرەکەم پاشایەکیان ناوی بەگزادێ سێرەکەم شوێنێکیان ناوی شوانە دۆڵە 2900 ساڵەوە پێر تۆمارە شوانە دۆڵ ئەویان لێک نێراوەت یا بۆ نمونە سێرەکەم شوێنێکی وکو بازیان ئاشوورەکان پیان و تۆ بابێت باز لە کوردنەوەیانی کردنەوە بێت یانی شوێن باشە کوردی بازیان هەمان مانایە بازیانی کردنەوە یانیانی شوێن یانە هاڵی یانە ئاشووریەکان کوردیان وەرگێڕاوە دوایی بۆم دەرکەوت باس بە زمانی هوریش هەر هەمان مانای ئەمڕۆی کوردی ینی بازیان لە سەردەمی هوریەکانە هەمان مانای بازیانی ئەمڕۆیانی شوێنی دەرگای تیا بۆیە باشە بازیان هەمووی بە دۆکمنتێ ئەمە هەمووی بە دۆکمنت هیچ سەنی هەمووی من ناڵم کارم ڕۆژی ئەمتم تاڵ من ناتوان مێژوو ئیترە بێواز مێژوو بەش ناکە ئەبێ بچم زمانی کۆنخەری داوە نەما خەڵک وازانێ ئیشی پشە و ڕۆژ و ساڵ و یانی ئەمە بەرەوسی ساڵە ڕوا من هەر خەریکم نیوە بڵێ بە ڕۆژ و دوو ڕۆژ بوو بێ ینی ماوە بە ساڵ هەر خەریکی سۆمەری بوو ماوەی هەر دەست ماوەتە بە پێی پێویست کە شتی هاتوۆتە بەردەمم تێ نەگەیشتم بۆ نمونە ئاینی کریسیان زۆر گرنگە بۆ کورد تێبگا لە شارە زورۆ تا ناوچەی کەرکووک یا هەولێر ناوەندی ئاینی کریسیان بوو
لە شارەکانی وەکو ئورفەوەمانە لە باکوور مانە ناوەندی کریسیانی گرنگ بوو ئەگەر تێنەگەی لە ئاینی کریسیان لەو بێژۆ تێناگەی لەبەرەوە ماوە هەیە وازم لە زۆری ژێناوە بەو شێوەیە جا بەو شەوشتانە ئیتر خۆمایە دەسمایە جیهانی زمانیش ئەجا جیهانی ئاین هەموو جیهانێکە یە هاوکاریم کاکە لە کورت تێبگەم لەوە ئیتر وردە سێرەکەم گەشتماوەی کە کۆنترین بە زمان پێ ڕۆشتم باشە کەم جار ماوەی خەریکی هوری بووم دوایی سێرەکەم هەچی زمانێ لەم ناوە قسە کراوە سە زمانێ هەیە بە هێرۆگلۆفی نووسراوە باشە لەکوێ لە باکوور و ڕۆژاوای کوردستان شان تامەم نووسینەکە 3600 ساڵەوە لە کوردستان داهێنراوە لە کوردستانە پێی نووسراوە هاڕە ئەمڕۆ بە کوردی یعنی بەرداش بەردی ئاش باشە ئەم ڕۆژ لە فەرهەنگی کوردیە هاڕە هەمان بە معنای هاڕین بە معنای بەردیدار لەو سەردەمە لەسەر بەرد نووسراوە باشە یعنی وشەی هەمانش بێ دەستکاری ئێستا سۆمەری هارێ هەیە ئەوانی مناڵی هار باشە هاڕین هاڕێ هەمان وشە بێ دەستکاری ئەمە هیچی وەرجێڕانی منی ئەمە وەرجێڕانی فەرهەنگی جیهانیە جا ئەمانە هەمووی ئاەتی لێک کە من تێگەیشتنەکەم لێک جیاوازە بە حکمی ئەو بۆی لە شتێ بگەی تۆ پێویستی بە کەرەستە هەیە کەرەستەش بەڵگەی زمانە بەڵگەی مۆسیقایە بەڵگەی فەرهەنگە بەڵگەی مێژووە ئەمانم هەموو یاوە لێک تەنانەت بەڵگەی دیێنەیش کە زۆر گرنگە ئەمانەش هەمووی هاوکاری کردووە کە لە قۆڵایی کورد بکەین باشە مامۆسایمە با هەنگاوە بچینە دواوە باش بگەڕێنەوە چەند هزار ساڵی پێشیستا سەرەتایی ئەوەی کەوا مرۆڤ هاتە ئەم ناوچێ و دەستی بە ژیان کرد و دەستی بە بنیادنانی ئیتر کۆمەڵگە و ئەم شتانە کرد سەرەتای بوونی مرۆڤ لەم ناوچەیەکەوە ئێمە پێڵین کوردستانی گەورە چۆن دەستی پێکرد یەکەم نەتەوە و ئەمانە چی بوون کەەوە هاتن و لە دوایشدا چۆن ئەم نەتەوانە ئێستا بوونەتە ئێستای کورد کەوا هەیە لێراژین بیرمان نەچێ شتێ هەیە پێڵێن مێژوو شتێکی هێڵین پێش مێژوو ئەمە لە ئێمە دەستەواژەی ئەکادیمین لە جیهانە کاڵەی مێژوو ینی ماناکەی چییە کە مرۆڤ دەستی سۆ سەر قەڵەم ئەزمموی خۆی تۆمارکەوە مە سەردەمی سۆمەریە 2000 ساڵم و پێش پێڵین مێژوو هەچی پێشەوەیە پێش مێژووە بۆڵین مێژوو لەبەری مرۆڤ ئێستا زین ئێمە لە پەرزگەکە سۆمەریەکانە چیان وتووە چکەیتر ئەزمموی خۆیان تۆمار کردووە مەسەن تووڕەبوونی خۆیان باسی خودداوەندەکانی خۆیان تۆمراوەتەوە پێشەوە شوێنەوارمان هەیە ئەوەش جۆرێکە لە کاڵین پێش مێژووە بەڵام مێژوویەکە کە بەڵگەی نووسینی لەگەڵ نییە بەڵگەی چی لەگەڵم بۆ نمونێمە گەنموجۆکەیانە بینین خودداوەندەکانیانە بینین دیوارەکانیانە بینین یا کەلوپەلەکانیان بۆ نمونە نەخشی کەلوپەلەکەی پێمانەڵێن ئەمە پەیوەندی فەرهەنگیان هەیە لەگەڵ ناوچەیتر ئەنجا زاگرۆس کە کوردستانە ناوجەرگەی خاکی کوردستانە و دەستەواژەی تریش هەیە کە پێڵێن بە ئەلیزی فێرتاڵ کرێزن کەوانی بەپیت ئێمە ئەگەر تووسەی نەخشەی کەوانی بەپیتکەی کوردستان لە دڵی ئەو ناوچایە باشە لە جیهانە بە کوردستان بە ئەلیزی پێڵێن cradle of mankind لانکەی مرۆڤاتی بۆ تۆ یەکەم بەراس لە جیهانە لەسرم خاکە ماڵی کراوە یەکەم بزن ئەمانە قسە نهانی بەڵگە نامی مێژوو هەموو جیهان واڵێ یەکەم بزن یەکەم گا یەکەم گەنم ئیتر یەکەم نەخشە لە جیهانە یەکەم نەخشە کە باکوور و باکشور ڕۆژای لای کەرکوب دۆزراوەتەوە بەڵام یەکەم نەخشەی مرۆڤ کە دروزی کردوێ لە باکوور دۆزرا یعنی تۆ هەشت تێگەڵەی خاکی سەرەتاکانی شارستانێت لێرەوە شارستانێتێت دەستی پێ کردووە بە دەوری چییە؟ بە دەوری گەنموجۆە بۆ مرۆڤ پێشەوەی کە بێ بە شارستان ڕۆژانە چۆنەژیە تۆ لێراژیت ئەمڕۆ ئاسیە لێ ڕاوەکەی ئاژەڵێ پاشماوەیە ئەوە ئاژەڵ لێرا نامێنێ مەجبوریە بڵین وەرزەکانە گۆڕێ بە پێی وەرزی خواردن تۆ بێ بجوڵەی مرۆ بەردەوام لە جوڵا بووە کە لە جوڵابی ناتوانی ببەسرەی بە خاچێکەوە ناتوانی دانیشی شت دروستکەی ماڵ دروستکەی بەرەو بەردەوام جوڵاون بەڵام لەم خاکە ئەمە ناڕەگەزەکەی تۆ تایبەت بێ بەڵکو ژینگەی ئەم خاکە چۆن بوو گەنم و جۆ هەبوو گەنم و جۆ بە سروشتی هەبوو
بەڵێ نزیکەی دە 12,000 ساڵم و پێش گۆڕانکاریی کەشوهەوا ڕوویاوە لە جیهانە ئەم ناوچەی زاگرۆز گونجاو بوو بۆ ڕوانیەوە مرۆڤ کە ئەمانەی بەدەست لێ کردوەوە گەرم و جودوایی کە ئاوا داینانە سەریکە ئەڕوێتەوە پاشە من بۆ نەیڕوێنم یەکەم ڕواندن ئێستا کە دیێنەی گەنمەکە سیرەکەن لەسەر خاکی کوردستان ڕوویا باشە ئەم گەنمە تۆ چییە بۆ گرنگە تۆ کە گەنم و جۆت هەبوو خەمیسبەی نییە ئیتر تۆ گەنجینە هەیە پڕێکی لە گەنم و جۆ کاتە من ئەم ساڵ ترسیەوەم نییە نەژیم ئەتوانم دانیشم ئەتوانم دیوەخان ئەم وەک چۆنیەوە ناوتان دیوەخان ئەوانش دیوەخانیانە بووە با مۆسی قاژنێکمان هەبێ با پێویستم بە کوپەیەکی جوانە ئاویتیا بخۆمەوە چکە ئیتر ترسم نییە لەوەی کە سبێنێ چییە بێ چکە تۆ بیر دەبێ خۆ بخەیتە ناو ژیانی و سەردەمەوە هەموو ڕۆژەی خەمینجا بەو شێوەیە بە دەوری گەرم و جۆ شارستانیە دروست یەکەم سامانی گەورەی مرۆڤاتی گەنم و جۆیە تۆ خەمیسبێنە نیە گەنجینەی تر بە دەوری ئەمە یەکەم گوندی کشت و کاڵی لە جیهانە لە کوردستانە مەسەن چەرم و هەیە بێستان سوور هەیە مەزن گرێمیرازە یەکەم پەرزگە لە جیهانە کە لە باکوورە گرێمیرازان بە تووشی ئەڵەن گوپێکلیتە بە من قەت بەس من ناوە کوردیەکەی پێڵم گرێمرازان بەڵێ ئەمە 12,000 ساڵ تەمەنیتی واتە سەرەتای شارستانیەتەکە لەسەر خاکی تۆ دەسی پێکرێنی ئەم شارستانیەتەکە بناغەکەی لەسەر خاکی تۆیە ئەمە وردە هاتوون ئێمە بە زمان نازانین چۆن قسەیان کردو نازانین چیان و تۆ بەڵام نووسینیش لەوێەوە دەسی پێکردوانی ئەوان نووسینیان نەکردو بەڵام شتێکیان هەبووە پیان و تۆ پوو لە قوڕینە ئەمە کە مەڕوو بزن و ئیتر کەلوپەلیانەوە بەرهەمیانە بووە ئێتۆ مرۆڤ شتی بیرەچێتەوە بۆی حسابات بکەی ئەم پوو لە قوڕینانیان هەبووە ئەمە مەسەنە من دوومەڕێم بە تۆ لە بری ئەوە بۆی بیرم نەچێ لای خۆم دوو هێندانم دوو نیشانی مەڕ 5,000 ساڵی ویست ئەم نیشانانە دوایی بوون بەچی لە بیاتیۆی ئاوا دروستی کەم هەر لەسەر پارچە قوڕ چەند سمبوڵێک و چەند باشە 5,000 ساڵی ویست ژیان خاو بوو دوای 5,000 ساڵ ئەمە لە کوردستان دۆزراونەتەوەمانە مەسەن لە چەرم و 1400 لەمە دۆزراوەتەوە باشە دوایی بوون بەچی بوون بە سەرەتای نووسین لە خوارەوە ئینی خەڵکەکەی سەرەوە شارستانیەتەکە ئەنی تۆ بڕۆیتە خواری و عێراق نوێ بەرامبەر بە لای شاخەکانەوە تێگەلم بەستم هۆکارەکەی ئەوەیەکەوە مەسەن لەوێ دەسی پێکڕۆ نانە لەبەرەوەی ژینگەکە لە یا گونجاو بوو بۆ گەنم و جۆ ئەو وەختە نەگونجاو لەوێەوە خەڵکە شارستانەکە ینی چەرم و پێش ئورە تازەترە کەواتە ئەم خەڵکە بەم زانستەوە چوونەتە خوارەوە ئەم شارستانێتیان بردۆتە خوارەوە کە دوایی ئیتر بووە بە کە پێڵەن گەورەترین شارستانێتی مرۆڤاتی بەم شێوەیە دروست بووە جا ئێمە پێش نووسین نازانین خەڵکە چۆن قسەیان کردو بەڵام دوایی سۆمەری نووسینی کرد سۆمەری کوردیە کوردی کۆنە ینی کوردی کۆنە بە پێی ڕێزمان کوردی کۆنە بە پێی وشەکاری ڕستت هەیە تۆ ینی ڕستەی تەواوت هەیە ئەمڕۆ ینی تۆ توانی لی تێ بگەی ڕستەی سۆمەری هەیە تۆ توانی لی تێ بگەی زمانەکە ناڵم هەموو وشەیەکی بەڵام زۆر لانی ڕێزمانی زۆر لانی وشەکاری وەکو خۆی معنی زمانی کوردی ئەو زمانەیە زۆر جار بە خەڵگەڵم کورد سۆمەری نییە سۆمەری کووردە بۆ بناغی شارستانەکە لە شاخەکەەوە دەسی پێ کردووە چۆتە خوارەوە ینی سۆمەریەکان پەلێکین لە کورد چوونەتە خوارەوە و شارستانەتەکان وردە لەوێەوە ئەنی تۆ بەڵگەت هەیە کە شارستانێتێکی کۆنتر هەیە لە شاخەکە نوێتر لە دەشتەکە ناوی چی و شارستانی کۆنترەوەی لە شاخەکە پێم وتی لە بەروی پێشمێژووە ناتوانانی ناوێت کە خۆی نایی بەخۆی نەناوێت بەڵام دواتر لە سەردەمی سۆمەریە ئەوەی شاخەکە مەسەن هەندێکی پێڵێن هوری ناوچە هەیە پێڵێن گوتی ناوچەیە پێڵێن لۆلۆیی ینی هەرێکەی چکەوە نییە بڵێ بە معنای نەتەوەی ئەمڕۆ لێکی نین هەر گروپە و لەوانەیە تایفەی گەورە بوو بێ جاری وا هەیە ناویانەیە لەبەرەوە ئەبێ وریابین لە دەستەواژەیە بۆیە بۆم جیاکردنەوە سەرەتا ئەوە پێشمێژووە نووسینمان نییە بەڵام ئەو شوێنەوارانە پێمانەڵێ شارستانیەتەکە لیا بووە بیر و بڕوایان چۆن بووە تەنانەت مەسەن نیسکێن بە نیسک یەکێک بۆ لەو خواردنانی کە لە کوردستانە بۆ منە نیسک لە کوردستانە ماڵی کراوە زۆربەی دانەوێڵەکان یەکەم جار من بە نەخشە هەمووی هەموو دانەوێڵەیە دانەوێڵە سەرەکیەکان
لەم خاکەوە ماڵی کراوەنی هەچی چیرۆکە دینیەکانە بۆ لەسەرم خاکێ بۆ ئێستات ماش بڵێ مستەما وستا سەڵێن ئوریش ئەو منطقەیە نییە بە حساب حەزەتی ئیبراهیمیش لەو ناوچەیە بووە ئەخرەوەی هەچی چیرۆکی دینی کۆنە ئەسا من ئەڵلقەیەک مێ لەسەرەوەی گەڕام بە دوای کەشتێکی نوحە سێ چیا بەسراوەتەوە بە کەشتێکی نوحۆ پیرەمەگرون باشە چیای جوودی لە باکوور لەگەڵ چیای ئاگری یا ئەرارات هەرسێکی لە کوردستانە چکەمە بۆ مانە چیرۆکی سەرخاکی تۆن نی تۆ ئەم شارستانیەت و گەنم و جوێە گەورەترین سامانی و سەردەمە بووە ئێستا بۆ ئێمە شەکسپیرە ناسین لەبەرەوەی ئیمپراتۆریەتێکی بەریتانی کە ئەم هەموو سامانەی هەبوو ئەم چیرۆکانی بڵاو کردەوە لە جیانە ئەم ڕۆژەم چیرۆکانی ئێمە تاسەماوە لەوەی سەردەمانێ ئابوووریەکی گەورەترین ئابووری جیهانی کۆن چی بووە گەنم و جۆ بووە ئەو چیرۆکانە بۆ ئەم ڕۆژتۆی لە کڵێسە و لە مزگەوت و لە ئیناڵێت کە لە بەرەوەی ئابووریە گەورەی لە پشتەوە تاوەکو ئەم ڕۆماڵنەوە چیرۆکی و سەردەمێ هۆی هەروەها تۆ دۆنیم ئەگەر بە بابەتێکی سایکۆلۆژیش بیبەستیتەوە هەرەمەکەی مازلۆ ئێستا مەسەلەن تۆ کەی داهێنان و هوەر و بە گەڕان بە دوای مانا و کریتیڤیتی دەستپێکە کاتۆ یەکەوە مرۆڤ جێگیر بێ وەکەوەی تۆ باست کرد ئیتر مەسەلەن بۆ نمونە ئێستا کاڵین ئاو کارەبا نازانتی ستاندەردەکان تۆزێ گۆڕا بەڵام ئەو کاتەوە گوی تۆ باسکرد دانەوێڵە بووە و ئیتر زراعەت بووە باشەوەسە پێشوی زیاتر بچی ناو تیۆرێکی تۆ لێرە ئەمەوێ ئەمە ڕوون بێ ئەی ئەم تیۆری ئاری چۆن دەسی پێ کرد ئەمە یعنیکەوە ئێستاکە بەسەرمان زۆر زۆر زاڵە تەنانەت ئێستاکە تۆ حتا لە ژیری دەستکردیشە بینوسی ئەمە لە چاجیبیتی و جەمنای و ئەمانەش بڵێ مەسن ئەسڵی کورچی یەکسەر ئەڵێ هندۆ ئەوروپی و ئاوی هەر نەفسیەمەی کتێبی کۆمەڵایەتێکی ئەڵێ نازم ئەمە لە ئێمەیان بردووە یانەوە ئێمە لێوانمان بردووە هەر ڕێگەمێ ئەم چیرۆکە و تیۆری ئاریە لە چۆ دەسی پێکرد و بووە خەڵەکەمەی پشگیریەکە کاک محەممەد دووشت جیا بکەینەوە هند ئەوروپی زمانە یعنی باسی زمانەکەی جوانە ئاری باسی ڕەگەزە جا هەم ئەوروپیەکان لە ئەسڵەوە تێکەڵیان کردووە چکە بابەتەکە بۆ بە سیاسی هەم لە لای خەڵک نەک لە لای خەڵکی ئاسایی تەنانەت لە بواری ئەکادیمیشە تا ئەمڕۆ تێکەڵ کراوە بەڵام بێ هەمیشە جایکەینەوە ئێستا منە وجارێ و ڕستەیە زۆر خۆشە هێنمەوە شکسپیر ئەڵێ to be or not to be بیکەی بە کوردی ئەڵێ بی یان نەبی لەگەڵ ئینگلیزیەکە چەند نزیکە بی نەبی to be or not to be هەرچێکا جیاوە بێ بە کوردی ئەمە پێڵەن زانستی زمان کۆمەڵە زمان هەیە خزمن بۆ نمونە عەرەبی ئەگەر عەرەب باش گوێی شلکە لە عیبریتیەگا لەبەرەوەی ئامۆزان ئەمانە پێڵەن زمانی سامی باشە لەگەڵ ئەکەدی لەگەڵ ئاشووری لەگەڵ ئارامی لەگەڵ ئامور ئەمانە کۆمەڵی زمانی خزمن ئێمەش زمانی ئێمە لەگەڵ کۆمەڵی زمانە خزمین ئەمە بەپی لێگانەوەی ڕێزمان و وشەکاری زانستێکی تەواوە ئێمە زمانەکەمان هندۆروپیە هندۆروپی درەختێکە بڵێنەمە بناخەکەیەتی لقی لێ لقێکیان پێڵەن ئیتالیک ئەمە ئیتالی و فەرەنسی و پرتوغالی و ئیسپانی لقێک کوردی و فارسی وینە ئەمە پێڵێن تا ئێستا زانستە بەڵام ئاری ئەمە لە هەشسەکانە ئەوروپای سەردەمی هەشسەکان ئەوروپایشی ینی زانستی نەبوو ئەوروپایەکی ڕەگەزپەرستی سیاسی ئەلیزەکان هندستانیان داگیر کردبوو تۆ قژزەردێ لەم سەری عالم چووی بە هەمووی 10,000 کەس چەند ملیۆن خەڵک چۆن کۆنتترۆڵەکەی ئەبێ بە نوای هەچی کەلوپەلە کۆنتترۆلیکەی بەشێکی بەزانست هاتن سەیری و ناوە هندۆ ئەوروپی یەکسەر ناوەکەی سیاسیە باشە خۆی زانستە بەڵام ئەو تویستێتی بە هەند بڵێ ئێمە خزمین لەگەڵیا ئەم ڕەگەزیان تێکەڵ کرد گوایە ئەمە یەک ڕەگەزین ڕەگەز تۆ لەکوێ ئازانی ڕەگەز چیە ئەبێت لە تاقیگای بزانی هێوان بە تاقیگە نەیان کرد بە خیاڵات هەر لە خۆیان وتیان ئەوروپیەکان وتیان ئێمە لە بنەچا لە بنە خەڵکانێکی زۆر زانای گەورە لەوێەوە هاتوین باشە ئەم حقاتە دروست کرد ئەنی حقاتە دەبن تاکەی هەتا سیوچلەکانیش ڕۆشت بوو لە هەفتاکانە کاری تر تەواو دژاتی کرا دژاتی زانستی کە ئەمە بناغینی ئەمە لە دەرەوەی زانستە جا بۆیە ئەو دوانە جابکەینەوە ئاری حقایەتێکی نازانستیە کێشەکەوەیە ئێمە زۆربەی تێگەیشتنمان لەسەر خۆمان لەسەرم حقایەتە نازانستیە دروست کردووە کە ئێمە ئاری و نەش پرسیاریشمان نەکەوە ئاری چێ جا ئەڵلقەیەک مێ بە تایبەت ئایا کورداریە بەوردی یانە چمە ورد چۆن ئێران سوودی لێبینیوە کە شاهاتۆتە سەر حکم چۆن بەکاری هێناوە تیۆریەکە
بەشی زۆری بۆ سیاست و بۆ فێڵبازی بەکاراتوە زانستی تیانە لە دەروی زانستە بەڵام تێکەڵ کراوە جا بۆ شەوەی ئێمە لەسەر مناغانە خۆمان ناسیوە ئەوە مناغی ئاری بوونە بەس چۆ ماوەستا تۆس ناکەی ئەمەش تۆزێک بڕۆینە بواری نەزەڕی معامەڕشتی ئەو هاوە ینی با بڵێن ئەمانیش بای خۆیان بەڵگەی ئارکیۆلۆژی و مێژوویان پێوە نییە بۆ ئەوی کا بڵێن نەخێڵ ئەمە ئەوروپیەکانیش نازانم کاتی خۆی لەوێەوە هاتوونە 1500 ساڵ پێش زینی لەم ناوچەیە بوونەوەەوە ینی چۆن تا ئێستاکە کەسێک دەرنەچووە چاڵنجی ئەم فکرێ بک بڵێ کاکە نە ئێوە ئەمەتان بەکارهێنەوە کوشتێکی سیاسی و فکری بۆ داژیکردنی ئەم ملەتانە ئەنی چۆن ئەمە شتیوەکە چاڵنج نەکرا من بڕوان بە تیۆری پیلانجێڕی نیانی لە نظری ما هەر بڕوان بێنە هەموو شتێک بەڵگا ئەمە ئێمە ئاگامان لێنی بەداخەوە ئێمە کاڵین لە ڕۆژێمە تربەری لە ڕێگا عەرەب و فارسەوە خۆمان ناچین نی بەگشتی توێژی نۆماگە من لە 2013 ئەم لە کوردستانە بەم هەڵۆشانەوە بەڵام لە ئەوروپا دەمێکێ ینی لە هەفتاکانە پیاوێک هەیە بە فەرەنسیینێکی نووسیوە ینی ئێستا من دایان کتێب بشانێم هەر ناونیشانەکەی ئەفسانەی ئاری هەروە ئەفسانەی پێڵێن چکە لە بواری ئەکادیمی هینا لە هەندێک شوێن پێ بێکە نەسە تۆ بڵێ ئاری ئیتر بۆ بە حقایەتی مناڵانە لە هەندێک شوێن بەڵام ئێمە ناڵم ئێمە تۆزێ دواکەوتوین لە بواری توێژینەوەی زانستیا بڵیتونەڵی ئێمە لە پێشەوە نین لەبەرەوە ئێمە مەنی خوێنەوارمان لە هەفتاکانە بواە لە ڕێگای زمانی عەرەبیەوە دەسی بە پەرتوشی ئەوروپی بگەشتە بەهۆی ئەوانەوە ئێمە ئاگادار نەبووین ئەکینا لە هەفتاکانەوە کاری ئێمە تیۆری ئێمە نییە تیۆری هەڵۆشانەوەی ئاری لە کوردستانە ئێمە ئەممان هێناوەتە ئارە بەڵام لە ئەوروپا ئەستاتوانم بەناڵم بەرنامەکەم سێرکەمی پیشانێم بەدایان پەرتووکی پیشانم هەر ناونیشانەکەی ئەفسانەی ئاری و هەینەکە ینی زەلام هەیە بەس پەرتووکی نووسێ چۆن لیزەکان لە هندستان بەکارێن بەس تایبەت لەسەرەوە نووسێ چۆنم حقایەتە لە هندستانە بەکار هاتووە لەسەرم حقاتی ئاریە جا ئێستا ئەتوانی بە هەزارەها توێژینەوەی جیهانی بینی نی زەلام هەیە ڕێگەڵێ ئەڵێ تیۆری ئاری لە دەرەوەی تەواو لە دەروی ئاینی زانستی ڕەگەزیا دروستکراوەڵە تیۆیەکی نازانستی ئەفسانەی ینی بە سەدان و هەزاران توێژینەوە لە جیهانە هەیە ینی بۆ کەسی زانستی یەکلا بۆتەوە جێی قسە نەماوەی تر باشە مامۆستا ئەی لێر پرسیارێکی ترم بۆ دروست بووە شوێنی فارس لەم هاوکەشەیە کوێیە چکەسان نازانم زۆر جارەها شوێنی جوگرافی یا شوێنی چی عنی هەر بابین لەم هاوکێشەیەکەوە ئێمە لەم ناوچەی زاگرۆسە کەوا مەسەن ئەمە سۆمەریەکان هاتوونە کورد و فارس هەنی چ شتێک پێکەوانە بەستێتەوە ئەمان هیچ جێیەکیان هەیە کەوانش بەڕەچەڵک بچنەوە سەر سۆمەریەکان چکە نازانم مەستەکەم ئێمە لەگەڵ فارسە لە جیهاندا زۆر ئەبەسترینەوە هەنیڵە مەسەن ئەسڵەن کۆمەڵە تیۆریەکیشیان هەیە کە نازانستی لەوانێ بۆ کارەکەشی سیاسی بێ ئەڵێن ئەسڵەن کورد ئەسلی ئێرانی و نازانم چانی ئێران و کورد شتێکی زۆر زیاتریان بەستێتەوە وەکۆی مەسەلەن لەگەڵ تورکەکانە کەس حەدی نییە بڵێ کورد ئەسلی تورکە بەڵام کۆمەڵە کەسانێکن کەەوە هەنێ قسە ئەکەن بە بەڵگەیان بێ بەڵگاڵێن ئەمە کورد ئەسلی ئێرانی بوو ئەمە هەمویان هەر یەک هۆزێک بوون لە ئێرانەکان شوێنی فارس لەم تیۆری تۆیە لە هاوکێشەکەیە چۆیە زۆر گرنگە ینی چکە لەوە تێبگەین زۆر گرنگە گەزمانی کوردی سێرکەی مەسەن کرمانجی بیتە خوارەوە ینی لور دوایی یەتە فارس ینی فارس تاواکەری زمانی تۆیە جا چی خۆشە فارسی کۆن هەیە فارسی سەربەرد یەکەم فارسی نووسراوم هەیە ڕێزمانەکەیمان هەیە وشەکانیمان هەیە باشە من لە پەرتووکی یەکەم پەرتوویەکمەیە کورتێ 2013 لەم پەرتوگا حەزم کرد زمان کەمکەمەوە بەس لەو پەرتوگا زۆر باەخم بە زمان ناو ئەڵە مسێ ڕێک وەڵامی و پرسیارە دەهاتەوە با جارە سەرەتا باسی زمان کەم فارسی کۆن تواجۆ لە مەگەکم زۆر گرنگە فارسی کۆن لەگەڵ فارسی نوێە فارسی کۆن پەیوەندی بە سۆمەری نییە فارسی نوێ پەیوەندی بە سۆمەریۆ هەیە ئەمە زۆر گرنگە فارسی کۆن کە 2500 ساڵەمە پێش نووسراوە زۆر جیاوازە لەگەڵ سۆمەری زۆر بەڵام فارسی ئەمڕۆ نزیکە فارس لە ئەسڵە جیاواز بۆ لێمە زمانێکی باڕاستی ئێمە گۆڕاوە جینە خۆ سۆمەریەکان کۆنترن 500 ساڵ کۆنن تێگیلەوە جا بۆیە من بە قوڵیشم کڕ لە مەرە سەیری فارسی سەربەرد کە زۆر جیاوازە سۆمەری کەسی فارسی نوێ نزیکە لە سۆمەری باشە تۆ فارسی کۆن لە 2500 ساڵ پێش ئێستا ئەوە فارسی نوێ کامێ لە ساڵی چەندەوەیە 1000 ساڵێکە ینی ئەدەبی پێنووسراوە باشە 1000 ساڵە
ئەم فارسیە نزیکە باشە جا چی ئەمە بەڵگەی لەسرە بە یۆنانیەکان ئەڵێ ئەم فارسانە هەچی شتێکی خۆیانە لە میدەکانیان وەرگرتووە 1000 ساڵەوە پێش ئەڵێ جلی مادەکان کێمین ئەڵێ بۆ شاخ و بۆ سەرما گونجێ کەچی ئەو فارسانە خۆیان خەڵکی آخر فارس خەڵکی ئوستانی فارسە خەڵکی سەردەریایە فارس لە ئێرانە نییە لەو ئێرانی ئەمڕۆ کە بەنای فارسەوە ئێمە لەم سە ساڵە ئەمە دروستکراوە ئێران وڵاتی فارس نییە فارس لەسەر کەنداو بووە وەکو نەتەوە هەچی پەرتووکی نوێیە من ڕوو نەکرۆ لە پەرتووکە فارس لە کێ هاتوو یەکەم فارس لەیە باسکراوە لەسەر کەنداو باشە جا فارس بڵێ ئێمە پەیوەندی زمانەوانیمان هەیە بەزەم پەیوەندیە ئەمڕۆ نزیکتر لە جارە باشە چکە بۆ بەڵگەنامەی یۆنانی ئەڵێ کاکە جلوبەرجی مادەکان لەبەرەکەن کە بۆ شاخە بێ خۆیان لە شوێنی گەرماژین لەسەر ئاوەکە لەسەر کەنداو کەچی جلی ئەمان لەبەرەکەن چکە بە گەورەتر لە خۆیانێن سەردەمانێ فارس لە ڕووی زمان و فەرهەنگ و مشتێ و چای لە ئێمە کردووە ئەمە بەڵگە قساکەم زانم ئەمڕۆ خەڵک بڕوا ناکە بەڵام فارس بەشێکی ئەو مێژووی من ئەڵلقەیەکم لەم 2 هەفتا بڵاو بێتەوە فارس چێ و کۆڕشتێ چکە بەشێکی زۆری من حەز ناکەم نە بڵم فارس مێژووی نییە نە بڵم فارس مێژووی گەورێ فارس چێ وەکو خۆی زۆر گرنگی من دژی نە پچووکردنەوەم نەهینم فارس زمانی هەیە فارس مێژووی هەیە بەڵام بەشێکی زۆری فوی تێکراوە و بەڵێ پەیوەندی زمانەوانی هەیە بەڵام فارسی بەشێکە لە کوردی نەک کوردی باشە مامۆستا ئێمە ئەگەر بگەڕێنەوە سێری یەکەمین نووسینی کوردی بکەین ینی ناتوانین هیچ نووسینێکە یاخود شتێکەیە بڵێ وەکو فارسەکان کەوا چەندێ پێشووتر زۆر جیاواز بووە لە سۆمەریەکان ئێستا بەم دواییەوە نزیکە لە سۆمەریەکانەوە هیچ شتێکەیە ئێمەش لای خۆمانەوە دڵنەوەیەکمان بداتێ بڵێ لە کۆنایە ئەوە تا ئەمە کوردی لە کۆنەوە هەر نزیک بووە لە سۆمەریەوە تۆم پەرتووکەم نێ نەخوێنێتەوە وانە نەخوێنێت زۆر ئاسەیە ئەلەم پەرتووکا من ئەی خەمەڕ یەکەم زمانی نووسراو لەسەر گۆی زەوی کوردیە سنتۆڵە هێشوو سۆمەریە باشە من ئەو نە کوردی سۆمەری هاتووم وشەی کشت و کاڵم جاکرێتەوە لەمە سەریکە ڕوانن سۆمەریە هێشوو سۆمەریە جۆ سۆمەریە باشە هاتووم وەرەڵم ناوی هین نازناوی پاشایی لە پاشاتێ لە موشانی کە هی سۆمەری هەموو کوردی لی تێگا سەریکە نیمە نەم بڵم شازادە بە زمانی سۆمەری چۆن نووسراوە هەمووی ڕێک وەکو خۆی دوای 5,000 ساڵ تۆ لی تێگی نی تۆ زمانی سۆمەری ئەزانم تۆ پێوتراوە تۆ زمانە نەنووسراوە باشە ئەوە تۆ بڵیت سۆمەریەکە ئەی دوای ئەوە یەکەم فەرهەنگی زمانی مادی کوردی لە جیهانە لەم پەرتوکەی منە مادی کوردی مادی ئینگلیزی هەیە لە عالم بەس مادی کوردی نیە سۆمەری نەبێ کوردی بێ ینی ئەم کوردیەوە سۆمەری کوردیە کوردی کۆنە سۆمەری کوردی کۆنە باشە باوازیشە سۆمەری بێنین کە زۆر کۆنە زمانی مادی کاگازین مادەکان ئەڵە چی بۆ نمونە ئەڵێ شایە بەرزانە ئێمە نەمنووسیوە کابراایکی نی ئەڵێ بەرزکردنەوەی شایی ئێمە نەمنووسیوە کابرا عالەمیە نازانێ کوردیە بە زوسراوە شایە بەرزانە باشە سەجەرە بەرزانە ئەم ڕۆ خەڵک وازانێ ئەڵە شەجەرە بەس جارانیان و سەجەرە ینی بنەماڵی هین ینی بنەماڵی خێزانی کابرای ئینگلیز وەری گێڕاوە from high lineage باشە لەو لا نووسراوە سەجەرە بەرزانە نازانێ کوردیە ئەوڵێمە مادەکان وای نووسیوە ئەڵێ ئەسپان ژیرە having smart horses کابرا وای تەرجمە ینی ئەسپەکانی ژیرە من نەمنووسیوە ئەمە ئەو نودای ناوتێتی ئەو هاو لەفزانێ کابرا چکە کوردی نازانێ ئەڵێ مادەکان وایان نووسیوە ینی تۆ وشەی ژیر وشەی زرنگ باشە وشەی زرنگ وشەی ژیر وشەی زێر جا من لە ژیانمە ناڵە ماڵتون چکە مادەکان هوریەکان و توانە زێر کەسی ئەمە ئەمڕۆڵی سەرنگەر کەسی ئەڵێ ناڵتون ئەو منم پێ ناخۆشە کاڵەن جیلی هاڵتونی باتی بڵین نەوەی زێڕین نەوە 3500 ساڵەوە بێر لە کوردستانە تۆمار کراوە باشە زێر مادەکان و توانە زێر باشە خۆوا وشەی تیشتان پێ بڵم ئەسب زێڕە باشە ئەسب زێڕین ئەمە زمانی مادە جا بووی کە فارسەکان 2500 ساڵەوە پێشەوان هەیە وەرە من بەرنمەیەکم هەیە ئەڵەم وەرە ئەمە کۆنتین ڕاهێنانی ئەسپە لە مێژووی مرۆڤاتیە 3500 ساڵەوە پێش لە باکوور دۆزراوەت ئەڵێ ئەمە کیکوڵی لۆ ئەسووەسانی ژەکوور وارێ میتانی من نەمنووسیە کاکە ئەمە کابراایکی جیهانی وەری جێراوە کوردیە نەیزانیوە کوردیە من ئەمانە ئێمە بردەمەڵە فەرمەوە ئەسووەسێن ینی ئەسبۆسێن باشە
ڕایەنەری ئەسب یان تۆ ئەسووە سێنەوە باشە ئەسوو بە زمانی هوری هەر ئەسب باشە دوایی مادەکان ئەڵێن ئەسب وردە بۆ بە ئەسب کۆنی کۆن نەمانوت تو ئەسب جا هەموو قۆناغێکەوە نی هەر قۆناغی سۆمەریە گەر هەرە ئەوە بووە من هەموو قۆناغەکانە بشانم وەرەوە 3500 ساڵەوە پێشەوە دەقی کوردی ئەوە 2600 ساڵەوە پێش دەقی کوردی ئەوە 5000 ساڵەوە پێش دەقی کوردی جا بۆی ئەم پرتوکە بۆ خەڵک بڕواناکە کە تۆ چاوەڕێ بووی دوو ئەوەی کە پێم وتی سەرەتا وتم بۆ پارچەی زێڕی بچوو گەگەڕامن بەس شتێ بدۆزمەوە کوردی کەچی کە ئاوا دەرگایەکەم کردەوەسە سێرەکەم یەکەم ڕایەنانی ئەسب لە عالەما کوردی ئەنی هەچیە دەسەی تێ لەم ناوەیە کۆن بێت یعنی من ئەڵلقەیەکم کرد لەسەر شاماران کە سەرتا ئەڵلقەکانەکە من وەکو گیانەی کاتێ زامانەوە ئەمە لە کرماشانەوە هەتا سەر دەریای سپی چیرۆکی شامارانە و پەسراویشەتەوە بە کوردەوە ناوەکەشی باشە وشوو بە زمانی هیتیانی شا مر یعنی مار بە زمانی سۆمەری ئان مادەکانی ژیانە پاشگیری ئان سۆمەریەکانی ژیانە شاماران ینی بەس بە کوردی معنایە فارز ناتوانێت بڵێ شاماران بە فارسی لە ڕێزمانی فارسیا بڵێ مارها باشە ناتوان بەس بە زمانی کوردی کەچی ئەمڕۆ خەریکە ئەفسانەکەش لێتزن جا ئەمەیەکە واڵین ینی کورد ئەوە کۆنە شتەکان ئەوە پێچەوانەیە کە ئێمە پێمان وتراوەسە تۆ لە وەختەوە من ئەڵم سۆمەری هینە کەچی چونکە پێوتراوە ئێمە تێکسمان نییە ناقە نییە بڕوان ناکەی جا من هەموو جارە یەکێ لەو کابرانی کە هێنمەوەی بروحشیە لە بەغا عربێزان بەڵێ ئەڵێ بە عربی کۆنێڵێ ڕایت فی بەغدا 30 کتابا مكتوبا بلغة الأكراد أو توزع عربي كونة بكردي كي الله من لبغاب سيكتب بيني نسرابو بزماني كردان ورم جراب بوزماني عربي حتى ينتفع بها البشرية بوي مروفاتي سودي مروفاتي بشرية باشا پرتوکەکانی شین لەسەر کشت و کاڵ جا چی لە ئاخری کتێبڵە بۆ هەیەم کتێبە کوردیانەوە ئەم پەرتوکەی خۆم دواکەوتەوە باشە هیچێک لە پەرتوکە مهمەکانی بواری زمان کە زمانە کۆنەکان زمانی میسری کۆن زمانی کوردیشی تێ ئەڵەمە ئەلفوبێی کوردیە ئەمە لە ساڵ 1600 ساڵەوە پێش ئەڵێ بەهۆی ینی قسەکە قسەی ئاسایی نییە ئەڵێ بەهۆی کتێبە کوردیەکانەوە ئەم پەرتوکەم دواکەوە ئەخرەمە شایەتێکی مهمە جا بۆیە پێدەم لە هەموو قۆناغێکە من کوردێکی پێناسێنم لەسەر بناغی بەڵگە و ئەو حقایەتە کۆنە بۆ هەڵەوەشێنمەوە کە ئەڵم سەیریکە ها چەند سیاسیە سەریکە چۆن ئەمانە ئەوروپا چی پێڵێن ئەمڕۆ لە هەموو قۆناغێکە من لەم پەرتوکانە پێ دەڵێم ئەمەی پێوتراوە چیرۆکێکی سیاسی بێبناغی بێبەڵگەیە ئەم چیرۆکی کە منی ئەم تێزەی کە منێ لەم تێزێکە هەموو قۆناغێت لە 10,000 ساڵەوە کورد بازەکەم هەموو ڕۆژێک پێش مێژوو بۆی شوێنەوارەوە یا لە ڕێگای زانستی بۆ ماوەی یا دیێنەی دوای مێژوو لە ڕێگای زمانەوە لە ڕێگای دەقی مێژویەوە لە ڕێگای کللتورۆ لە ڕێگایمانەوەی ماوەسە خۆی دێرە لە ئەو کتێبەکەی جۆرج ئۆروێل 1984 شتێکی زۆر زۆر مهمی تایەکەوە ئێستا مەسەلەن تەنجارێکەوە دووبارە کردەوەڵی کابرا ئینگلیزە بۆچی وا بنووسێ لەبرۆ ئێمە هەموو شتێکەوە ئەکرێت لە میدیای ئەجەندایەکی لە پشتە لە کتێبەکە چیە لە جۆرج ئۆروێل لە 1984 ئەگەر ڕابردوو کۆنتترۆلکەی ئەمڕۆ کۆنتترۆلەکەی ئەمڕۆ کۆنتترۆلکەی داهاتوو کۆنتترۆلەکە لەسەر پێیجەکەم دام نەبوو یعنی ئەمەی تۆش سە باسی ئەەکەی ئێستا بۆ نمونە ئێستا هەرچی عەرەب هەیە هەرچی تورکێ ئەو شتیان پێ بڵێ کوراچە خۆشمان ینی بە سوکایەتی ئەو سێردەوە بەزە دیتەوە بەڵام ئێستا مەسەلەن بۆ نمونە تۆ ئەم نووسەر عەرەبی باست کرد کە 1200 ساڵ پێش ئەو نووسراوەتەوە مستحیلە بتوان کۆڵی لێ بکەن چکە کابرا 1200 ساڵ سیاست نەبووە ئەجەندایەکی لە پشت نەبووە سیاسەتی و سەردەمە هەبووە بەڵێ ئەم هەبووە سیاسەتی ئەمڕۆکە نەبوو ئەجەندایەک نەبووە کابرای جوێشی نەبووە حقیقەتێکی بینیوە و نەقلی کردو و باسی کردووە ئەمجاستەم لێرە پرسیارێکم بۆ دروست بوو تۆوتت فارسەکانەوە با بڵێ ماوەیەکی کەمە لێرن لای کەنداون ئەگەر بڵین بەپێی جوغرافیای ئەمڕۆی مۆدێرنە ئەکەونە چ ناوچەیەکەوە دە ئەسلی فارسەکان داخەوە سەر نەخشەکە لە وەردەمانیە بشانتەمە بەزە پەرتوکە ماتیایەتی سیستەمی ئێران پێڵەن ئوستان وکو پارێزگا بەڵێ پارێزگای هەیە پێڵەن پارێزگای فارس ئوستانی فارس ڕێک لەسەر بڵین کەنداوی عەرەبیە کەنداوی فارسیە کەنداوی عەرەبی
کە بەعەرەبیڵێن خەلیج کەنداو لەسەر کەنداوە لەوێ شوێنێکی پێڵێن وستانی فارس لە هەموو ڕۆژێکی مێژووە دامنم ئەڵە وەرەسەریکەوە لە سەردەمی ئاشوریەکانە لێیان لە سەردەمی یۆنانیەکانە لەویان باشە لە سەردەمی ئیسلامە لەویان ئەم فارسە خەیاڵی ئەمڕۆ ئەمە ینی درەنگ ئەمە دروست بوو فارس ینی لەویا ئەوە بناغی فارسە دوای بڵاو بوونەتەوە 2000 ساڵەمە پێش سرا بۆ زۆر خۆشحاڵێ فارسەکان لەسەر کەنداون تۆزێک هاتنە سەروترۆ بۆ خاچی میدەکان ئیتر خوزستان خاچی ئەمە بوو باشە لە خوزستانە ئەو وەختە ئەڵێ تۆزێ هاتوونەدەوێت بەڵام نەیانتوانێت میدەکان ڕیان نێەوە تێگەی لەم بەسمجا فارس لەویا بووە و فارس بەشێکی زۆری مێژوەکان هەوای تێکراوە بۆ ئەوروپیەکان لە سەدەی 20ەما کە هاتنە ناوچەیە پێویستیان بە عەرەبێکی عەرەبێ فوتێ بکەن فارسیش فوتێ بکەن چکە بۆ ویستیان عوسمانی بچوو بکەنەوە جا ئەمە لەگەڵ یا هەموو سیاسەتێکی کۆلۆنیالیست لە پشتیەوە دەستگای ئەکادیمی ماگامان لێ نییە لەسەر هەمان ڕێچە کارەکە سەن تیۆری ئاری خزمەتی ئیمپراتۆریەتی بەریتانی کردووە بۆی خزمەتی داگیرکردنەکەی بە هندستانی کردووە لەبەرەوە ئەو تیۆریە شان بەشانی سیاسەتی دەوڵەتەکە دروست بووە ئەمان پێویستیان بە ئێرانێکی بەقۆت بووە شایان فوتێ کردووە ئێران وا و بەشێکی زۆری ئەم مێژووە لەم 100 ساڵا ڕۆچۆ ئەم مێژوو ئێرانە ینی ناڵم بەشێکمێ کورد ئاریە ئەڵقەم لەسەر کردووە ئەی بینی چۆن خەیاڵاتەکە دروستکراوە یا عەرەب وڵاتێکم پیشان بە لە مێژووە ناوی سووریا عەرەبی نییە لە مێژووە نییە لەو پەڕی دەسەڵاتی عەرەبیە ئەزانی خاچی عەرەب بەر ڕووباری فوراتەکەوێ باشە دیمەشق لوبنان ئەمانە هیچی بەر تا عەقەبە لە عەقەبە تێپەڕ ناکە ناچێت بە هیچ بەردەریا ناکە خاچی عەرەب لەو پەڕی دەسەڵاتی عەرەباکە سەردەم دوایەوە زەعیف بوون عەرەب ئێمە ئەم عەرەبی ئەمڕۆ وڵاتی عەرەبی دروستکراوی لیز و فەرەنسیەکان ئەمە بەهین پێ ناڵم یەکەم دانیشتنی ناسیۆنالیزمی عەرەبی کە کۆنفرانس لە پاریس کراوە بەریتانی و فەرەنسیەکان عەرەبیان مردوو دایان ناون بە زۆر فویان تێکردون عەرەب بۆیان دروستکردن و دوایی جیلێکیان دروست کرد نەوەیان دروست کرد دوای حیزبی باس و ئەمەی لەگەڵا دروستجا ئەمە ئەوروپیەکان یاریکی زۆریان لێرا کردو ئەم یاریە تێکەڵی مێژوو بووە من لەم پرتوکامانە جیاکەم نی مێژووەکە خۆی چۆنە بەڵام چۆن لەم 100 ساڵە درۆ دروستکراوە ینی عەرەبێکی خەیاڵی سە خەڵک وازانێ سووریا وڵاتی عەرەبیە نازانێت بابە ینی تۆ تەسەورەکەی لە 150 ساڵەمە پێش قەڵا هەیە لای حمزۆکە لای دەریاوە لای لوبنانەوە نووسراوە حوسن لەکرات باشە قەڵای کوردان 100 ساڵ پێش سەلاحەدین شوێن هەیە لای ئیسرائیلەوە پێڵەن شەوف لەکرات کە بڵین سەرکردەی ئاینی یەزیدیەکان لەوێ لەدایک بووە بڵین عودەی شێخ عادی کوڕی مسافر لەوێ لەدایک بووە ناوی شەوف لەکرادە باشە ئەمە نزیکەی 100 ساڵ پێش سەلاحەدین شوێنە بناوەکە کوردی بێ لەوانەیە 500 ساڵ پێشش بێ جا بۆیە لەم سووریا ئەمانە کورد خەڵکی ڕەسەنە لەو هینا خەڵک ئاگای لەمانە نییە بۆیە بەڵگە گرنگە تۆ لە ڕێگەیان بەڵگانەوە ئەزانی لە پێش ئیسلامە لەم خاکی سووریاوە بۆیە سەمانە بازەکەم چکە تازە ئەڵقەیەکم لەسەرەوە دەرکردووە چمە قوڵاییەوە لە پێش ئیسلامە بە چەنەها جار بە سەرچاوم هەیە باسی سوپای مات دەکات لە ناو سووریا پاشای مات سوپای مات باشە تەبەن ئەوروپیەکان ڕۆمەکان بەیامان تۆ مات دوایش سەرچاوم هەیە کە ئەها لە بینی ئیسلام و هیناڵێ مات کووردە هەرخۆیانێ لێن هەینەڵێ من بەسمان ڕۆمەکان واڵی هەمووی هەمە هەنیمووی بە سەرچاوە من هەموویم هەیە کە چۆن یەک وشەی کوردیان بەکار نێناوە ڕۆمەکان هەموو سوپای ئێمە کە لەو ناوچانە شەڕمان کردو هەر بە پێڵەن مات باشە نزیکەی 1200 ساڵەمە پێش ئیتر لە پڕەڵەن ئەوە مەبەسمە کورد و مات یەکە ینی چەندین سەرچاومێ یەک و دوان نییە ینی بەبەستی کۆی ئەو چەند ساڵەوە تومانەمات مەبەسمان کوردە چکە وردە ناوی کورد زاڵ بووە بەسەر مادا وردە تا لە بیر چۆتەوە باشماوەسە پرسیارێکی تر لێرە دروستە بێ ئێستا لە مێژوو براوەکانی نووسن ئەوە بە قسانی تۆش بەڵگەیە بۆ ئەوەکەوە ئەوروپیەکان مەسەڵەن چۆن کاتێک کۆلۆنیزم و ئیمپریالیزم دەستی پێکردەوە ژیانیان کۆنتڕۆڵ کردووە ئەم مێژویان بەپێی ئەجەندایەکی خۆیان تاوە کوشتەکان دابشکە نووسیویانەتەوە بەڵام تو سێری مێژوش بکەین دیسان زۆربەی زۆری نەتەوەکانی ئێستا کاوە مەسەن فویان تێکرا بێیان نەکرا بێیان جۆرێک بن ئەمراتۆرەتێکی بێزیان نەبووە کە عاشای لێ هەڵناگرێ مەسەن ئێستاکە فارس
ڕوبەڕووی ڕۆم ڕاوەستا تۆمڕاتۆرتی فارسی ئەمە عوسمانیەکانی نازانم تورکەکان ئەمە تۆ منتیقەی ئسکەناڤیا ئەو ناوە ئیتر ئەمە پرتوگالەکان ئەوە ئەی بۆ کورد ئێمە لە مێژووە ئیتر کێشەی ناوە کێشەی دەستەواژەیە ینی مەسەن سێرکە ئەڵین سۆمەری مات کورد ینی ئەم وشەی ئەسڵ لە چۆواتەوە بۆ نەمانتوانیوە ئێمە ئەمڕاتۆریەتێک هەبوو بێ بۆ ماوەی 50 ساڵیش بوو بێ 100 ساڵیش بوو بێ ئەوها گەورە بوو بێ کە بڵێن کاکە ئەوەتە و کەسیش حەدیەوەی نەبێ مناقەشەی لەسەرکە ئایسە کەس ناتوانێت حەدی بڵێ ئەمڕاتۆریەتی فارزیز نەبوو ئەم پرسیارە زۆر پێخۆشە زۆر ئیتر ئەو مادەوە بۆ لێتم کرد هەر زۆرم پێخۆشە چکە زانم ئێمە هەمووی و ئازارەمان هەیە با لە نزیکەوە دەست پێکەم ئیمپراتۆریەتی ئەیوبی نووسراوە دەوڵەتی کوردان لە سەردەمی خۆیان بەڵام ئێمە ئەوەیە ها تۆ کە نەتوانی خۆ بخوێنیتەوە ئیمپراتۆریەتی ئەیوبی یەشەکە لە ئیمپراتۆریەتە گەورەکانی مێژوو ئەوەی سەلاحەدین کردوێتی لەو ماوە کەمەی ژیانە و دواییش بەردەوام بووە بۆ چەندین ساڵ یەشێکە لە ئیمپراتۆریەتە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی مەبدەئەوە ینی هەڵکەوتێکی مێژوویە هەڵکەوتەیەکە بۆ کۆی مرۆڤایەتی لە ڕووی ینی هەڵسوکەوتی سەلاحەدینەڵێ باشە لە ڕووی خاک لە ڕووی ئەو قەڵانەی قەڵای ئەیوبیەکان سێرکە ئەو پاژماوە شوێنەوە ئەو تەلارسازی ئەیوبی سێرکی کە بەداخەوە نایبینین ئێمە چکە توێژینەوەی لەسەر ناکەین ئەو گەورەتی ئیمپراتۆرێتە بەڵام ئێمە لە بەرەوەی ئەوەی کە سەرتا پێم وتی پاڵۆ فێرێری ئەڵێ کە تۆ وای لێکرێ قسە بە مناڵی کورت قسە بە سەلاحەدین ئەڵێ نازانێ بۆ ئاگای لە خۆی نییە چکە مێشتی شۆراوەتەوە کە تۆ سەلاحەدین بە ناشین ببینی بەڵام سەلاحەدین بڕۆ لە ئەدەبی ئەوروپیا سەیری کە یعنی شتێک نییە لە سەر و سەلاحەدینەوە نییە ینی سەرکردەیەک نییە لە دەروی ئەوروپا ئەو نە ڕێزگیرا بێ جا تۆ ئەم چیرۆکە چیرۆکێکی ناشین سەلاحەدینێکی ناشین لە مناڵی و بە ئێمە ناسێنراوە لەم سە ساڵە شامەی دروست بووە وەرە سەیری ئەدەبی کۆنی کوردی کە سەلاحەدین مەزنە لە ناو کووردا و شانازی پێوەکراوە لە حوزرەی کوردیە بەڵام لەم 56 ساڵە کە کە مێژوو نووسراوە و یاریمان پێکراوە خەریکە عەرەب خۆی کردوە خاوەنی سەلاحەدین بە شەرتێ سوپای سەلاحەدین نەزانین چی ئەوەی کە پارەی ینی بڵێن باشترین هێنی وەرگرتووە موچە کە سەلاحەدین شەڕی بە تورک کردووە بە کورد و تورک لە سەری سەرەوە بوون لە بڵین ئەو ئەوانەی شەڕیان بۆ کردو و تورکەکانیش سەلجوقیەکانیش کورد شەڕی بۆ کردوونەوە نییە بڵێ شتێکی نامۆ بێ وەڵام عەرەب نییە بەردەسە بووە هەر حسابی بۆ نەکردو سەلاحەدین نیوەی موچەی کوردیانە بوو لە سوپاکە ئەسڵەن حسابی بۆ نەکردو باشە مەی بەڵگەی مێژووی بەڵام خەڵگەڵە وەڵا بۆ عەرەب هەر ئەسڵ سەدا ینی سەلاحەدین حسابی بۆ عەرەب نەکردو چکە لە هاوکێشەکان نەبوون ینی سووریا لە سووریا بڵین کێشی عەرەب لە چاو کووردا ینی کووردە سەڵاتدار بوو لە سووریا جا بۆ ئێمە لەسەر بناغام قسانە ناکەین ئەوە بوت ئەوە ئیمپراتۆریەتێکی کوردی باشە ئیمپراتۆریەتی مادی خم مادەمەیە منێکێک لە هینەکان وەڵم کاکە ئەم مادە بەغەڵەت بەنەتەوە حسابکراون مات چۆنەڵی کوردی بابان یا کوردی ئەردەڵان سە من سەرچاوم هەیە مادە کوردەکان مادە کوردەکان یانی چی هیچ معنایە نایە ئەگەر مات حکومڕانی کوردن نەتەوەی کوردین واتە هەموو مادێ کووردە بەزەمو کوردێ ماد نەبووە چکە ناوچە هەبووە لە دەرەوەی دەسەڵاتی مادا بووە کوردی بووە بەس مادەکان حکمیان نەکردوە تێگەلم بەس عوسمانەکان تورک تورک بوونە مادەکان چۆنەڵێ عوسمانی هەمان شتە بەڵام ئێمە بەغەڵەت لە ئەسڵەوە بەغەڵەت ئێمە لە ماد گەیشتوین من سەرچاوم هێکەواڵە ینی چەندین سەرچاوم هێکاڵە مادی کورد جا تۆ ئیمپراتۆریەتێکی هەبووە ماد یەشەکە لە ئیمپراتۆریە گەورەکانی مێژوو بەڵام ئەتوانی ئەبواە مناڵمان سەری ئاگاداری تەلارسازی ماد بووە ئەوە ئاگاداری جلوبەرگی ماد بووینە وایە ئاگاداری ناوی پاشاکانی ناوی کەسایەتیەکانمان هەیە میهراکۆ کە ئەمڕۆ بە مناڵەکانمانڵێ میهراکۆ 2600 ساڵەوە پێش میتراکۆیە باشە مهر یعنی میترا باشە ئەمە ناوی مادین ئەمانە هەمووی جا ئێمە ئاگامان لە خۆمان نییە و پاشماوەیە تۆزانی هین هەیە هۆزی کوردی هەیە 1000 ساڵەوە پێش ناوی میهرکیە ئەها کۆن 2600 ساڵ لەو پێڵێن میتراکۆ باشە بە زمانی گۆڕاوە لە سەردەمی ئیسلامە بە عەرەبی لەوانەیە کورد هەروی توێتی میتراکۆ بەڵام سەرچاوی ئیسلامیەکان نووسراوە میهرکی باشە ئەها چۆنە ئەمڕۆڵی میهراکۆ
نیمە بە وشە دەوێت بە زمان دەوێت بە هەموو شتێک لەسەر خاکی تۆین هەمان زمان قساکەن ینی لە کلێسای 500 ساڵەوە پێش لە ئەرمینیا شتێ دۆزراوەتەوە دوعاەکی بە حەوت زمانە عەرەبیە تورکیە کوردیە تەوان کوردیەکە نووسراوە مادی ئەی خوێنیتەوە زاڵم خودێ نازانم چی ئەی خوێنیتەوە کرمانجیە چکە لە کلێسا وتیانە مات بە بەخسەیان کووردە نەیانووسی کوردی جا ئەمێ ئەم کووردە کورد نەتەوە ئەسڵە کۆنەکەیە باشە لە قۆناغی جیاوازە سەردەمانێ مات حکومڕانی تۆ بوو سەردەمانێ ینی گوت ینی بە ناوی گوت ناسراوە لە بەرەوەی زۆر کۆنی تێگەیشتن لە تۆ ئاسان نییە بەس لە فارس ئاسانە چکە دوێنێ بۆ مێژووی ئەم ناوچێک کە باسی 12,000 ساڵەکەین فارس دوێنێ لەبەرەوە ئاسانە لە فارس بگەین لە عەرب لە تورک دوێنێ هاتووە تورک دوێنێ لا چۆ هاتووە لای مەنگۆلیا وردە بە پشتی ئێران لەولاوە هاتوون ببوورە بردەوە هاتوون ئەم ناوچێ لەبەرە زۆر ئاسان لە تورک بگەی بەڵام تێگەیشتن لە کورد ئاسان نییە لەبەروی تۆ نەتەوەیەکی هێندە کۆنی وە حاڵەتێکی دەگمەنیش نییە مەسەن ئەرمەنی بەخۆی ناڵێ ئەرمەنی هەیی باشە بە وڵاتەکان ناڵێن ئەرمینی ئەڵەن هێستان لەبەرەوە ئاساییە تۆ ناوی جیاواز بۆ نمونە یۆنانی بەخۆی ناڵێ یۆنانی باشە ئەوروپی پێڵە گریک بەخۆیڵە هێلێنی باشە ئەوروپا پێڵێ گریک ئێمە پێڵێن یۆنانی بەس خۆی هیچ ناوە بەکار نایەنن لەبەرەوە تۆ بێ ئێمە لە سەر چاوی جیاوازە تۆمارکراین نەچوین هەموو ڕۆژە بزانین خۆمان بەچین بە خۆمان تێگی لە قەزم بۆیە نومەنانت بۆێنمەوە جا کورد نەتەوەیشی دێرینە بۆیە هەموو ڕۆژێ تۆتەوەینە ئیمپراتۆریەتی هەیە تۆ ئیمپراتۆریەتی مادیت هەیە ئیمپراتۆریەتی ناوی چییە ئەیوبیت هەیە لەم هەولێرەی تۆیە هی تۆ نیمە بەستەکەمیتیان زۆرە بووجا سەیری ئەو پەرتوکەم بکەنیە دراو لەم هەورێرە 2200 ساڵەوە پێش بە ناوی پاشاکەەوە باشە ئاڕیش و تاجەکەی لەسەرا ئێستا پەیکەرەکەی بە شاخی هەریرەوەی باشە لای هەریرەوە پەیکەرەکەی ماوە باشە ئەمانە مێژوەکانەمان لەم پەرتوکامی هەزەبانیەکان 200 ساڵ پێش ئیسلامەوە پاشایان هێناومە کە چۆن حکمیان کردو هەتا ئیسرائیل دەسەڵاتیانەوە ئەمانە هەمووی تۆماری هەیە ینی لەناو کووردا ئەمە وتراوەتەوە بە چیرۆک وتراوەتەوە جامن لە خۆناخۆناغا هەمووی ئەمانە بووی ئێمە بۆیە ئەگامان لەم مێژوە نیە من بۆیە زۆر کەزەڵە بۆ مێژووی بزرا ئێوەم ئەوەتا ها کە زاگای لە هەزەبانیەکان نییە لە پێش ئیسلامە لەم پەرتوکا هەمووی ئەمانە جێڕێتەوە بۆیە ئەم پەرتوکەم ناوناوە مێژووی بزرو نەجێڕاوی کورد لەبەرەوەی ئێمە لە سەرەتای ئەم بەرنامە نازم باسمانکەیە پێش بەرنامەکە بوو زۆرمان ئێمە خۆمان ناناسین لەبەرەوە ئاگامان لە خۆمان نییە لەبەرەوە نازانین ئەم هەموو ئیمپراتۆریەت و کللتور و شتەمان هەیە پێی ئاگانین سەرەتا ئەوەم بۆ باسکردنەوە بۆ منەوە زۆر گرنگە وتم ینی من لە مناڵیەوە هەستێکمە بوو چۆنەڵی هەستێکی هەتیوی نەک طبعا من لە ماڵێکی حەوبرا بووین و خوشک و دنیا ئامۆزا بەڵام هەستێکی سیر کە تۆ نیت ئەو هەستە پاڵی پێوەنان بگەڕم ئەگەڕام بەس شتێکم دەستکە خۆمی پیاڵواسمەوەی کە لە هاشتێکی کوردی بەس شتێکی بچووک کەچکە ڕۆژێک درگایەکم کردەوە سرم کرد ئەو گەوهری کە ئەم ڕۆسە هەموو ڕۆژێڵم باشە من تەمەنم بەشی چیەکە ئەم گەوهری مێژوو فەرهەنگی کوردیە چۆن هەمووی بەجیهان و بەخۆشمان بڵێن منی بەش ناکات چکە شتێکم دۆزیوەتەوە ئەوەی پێ دەڵم 3500 ساڵەوەی کۆنتین ڕاهێنانی ئەسم پیاوێکە ناوی کەیکوڵیە کەیکوڵی باشە ئیتر کوردی لەوە خۆشتر ناوەکەشی کوردیە ئەم پیاوە چۆن ئەسپی ڕاهێناوە بە شانازیەوە خەڵکی من خەڵکی وڵاتی میتانیم ئاوام و باسی خۆیەکە وشەکانی هەمووی کوردی و ژمارەکانی کوردی باشە چەند جار ئەسپەکە ڕاکە بە کوردیە ئینی لە هەر شوێنێکەوە من بابەتی جیاواز بازەکەم چونکە جیهانە لە مێشمایهی کوردی نازانم چۆن بە خەڵکی تێگەێنم با وەڵڵاهی تۆ سەرەتای شارستانەتی مرۆڤایەتیت بەس چۆن ئەم هەموو کە تۆ پێوسراوە هیچ نیت ئەم هیچە چۆن هەڵۆشێنینەوە ئەمەیەکەش کێشەکەوێت تو یەک پیاوێکی بەرامبەر یەک هەموو مێژوو میدیای ئەوروپا و عەرەب و باشە مامۆستا لەرێ پرسیارێک گرنگ دروستە بێ ئێمە مەسەلەن سەلاحەدینی ئەیوبی
ئەم ئیمپراتۆریێتە گەورەی هەبووە میدەکان ئەم ئیمپراتۆریە گەورەیان هەبووە کەوا کورد حکومڕانی کردووە کاتێک یعنی ئێمە بۆ ئەم چاواشەکاریە بەرامبەرمان کراوە هۆکارەکە چی بووە بەرامبەر ئەم چاواشەکاریە کە ئێمە خۆمان بەکەم بزانین بۆ فو کراوە بە عەرەب و فارسەوە گەورە کراونەتەوە بۆ فو نەکراوە بە ئێمە کەوا ئیمپراتۆریەتی خۆمانە بوو کاریگەری گەوری بەسەر خۆمان هەبوو من لەم بەشی دێم پەرتوکەم زۆر دەوڵەمەند هەنی دەوڵەمەندترین بەشە مێژووی کورد بۆ وای لێ هات من لە سەرەتا پێم وتی من بڕوام بە تیۆری پیلانجێڕینێکە بە عەرەبی پێڵێن نەظەریەت المؤامەرە بە کوردی تیۆری پیلانجێڕی بڕوام بۆ نییە بڕوام بە زانست و بەڵگەهەیە بڕوام بۆ نییە خەڵکی پیلان لە تۆکە کەس ڕقی لە تۆ نییە کە ساکسپیکۆ دروست کراوە بۆ ئەم نەخشەیە ناوە کراوە بۆ نەکراوە خەمی تۆی بێ ئەو ویستێتی ئەمە لێرا چێڵگەیەکی نەوت هەیە ئەمە بەر منەکە منی فەرەنسی ئەوەش بەر تۆکێ بەریتانی ئەو ئاوا سەیرم ناوی کردو تێگەی ئەو لە ڕوانگە و بەرژەوەندی خۆیەوە سێریکە بۆ نمونە ئێمە دووسێ ڕێکوترمانەیە سیڤەر کە لەگەڵ تورکەکان دانیشن لەگەڵ دەوڵەتی عوسمانی لەو ڕێکەوتنەیە دەوڵەتی عوسمانی بەژەکرێ کوردستان ئەبێ بەسەر بەخۆ وردە باشە بەڕوونی بەڵام لەو سەردەما رووسایە دروست بوو بەهێز ئەم رووسایە مەترسیە بۆ ئێمە کەواتە بێت تووشە زیینوکەینەوە هەسێ ساڵ دوای ڕێکوتنیان لەگەڵ تورکی کرد هەر کوردیتیان نەبوو ڕێکەوت نامەکە هەر چڕایەوە هەر بۆشەی کوردیتیانی باشە لە لۆزانە هەمووی بۆ بەرژەو ئەمان ئەم ناوچەیە لە بەرژەوەندی فەرەنسی و بەریتانیەکان دابشکراوە یعنی تۆ ئەم نەخشەیە دروستکراوە لەو نەخشەیە بەرژەوەندی من چییە ئەو ڕۆژە ئەوەیە ینی کە بەشکراوە بیر نەکراوەتەوە کورد لێرایە فارس لێرایەوە نەخێن من ئەم ئەبێ تورکێکم هەبێ بەهێز بێ بەرامبەر عوسمانی ئەجینە وردە لێەوە ڕۆژەڵات لێ ماگرێ بربەستێکمان پێویستە لەبەرەوە تورک ڕاستێکی تورک توانای نەبوو توانای نەعقلی هەبوو نە سەربازی هەبوو لە دوای سەدەی بیستەم ڕووخا بوو ئەوروپا فوی تێکردووە ئێستا من فیلمم هەیە لە سیەکانە دروستکراوە ئەڵەی ڕێکلامە ئەڵەی ڕێکلامی زەلامە بۆ ئەتاتورک کراوە ئەتاتورکاوە دانیشێ پێکەنی نییە بە ئەلیزی گوێ لێ بگرا هەر ئەڵەی ڕێکلامی زەلامە یعنی چۆن ئەوروپیەکان فووەکەنە کەمال ئەتاتورک ئەم کەمال ئەتاتورک ئەسڵەن ڕێ خزمەتی ئەجەندایوانی کردو ینی وازهێنان لە بڵین لە خەلیفە گەورەترین دەسەڵات لە ناوچەکە کە ئەیانتوانی بیان بێ ینی خزمەتی ئەجەندای ئەوروپی کرد لەبەرەوە فیان تێ کرد و بربەستێ بوو بەرامبەر بەچێ بەرامبەر بە ڕووس لەبەرەوە بە درێژایی جەنگی سارد هەتا سەردەمی نوێ ئەوروپا دەستی بە تورکیا بوو بەرامبەر بە ڕووس لە بەرژەوەندی خۆی نەک بڵێ وڵات ئەوروپا نەڕقی لە تۆیە نا تۆشی خۆشە ئەوروپا بەرژەوەندی خۆی پارێزێ تۆژەوێ بەرژەوەندی خۆ پارێزی لەبەرەوە ئەوە نییە تورکی خۆش بێ و تۆی ڕق لێ بێ و نەخێ هاتووە ئەم نەخشەی کێشاو بۆ بەرژەوەندی بزنس تەوا ئەنجا دەستگای ئێمە بچینە قوڵایی جا من لە وەڵۆ پێم وتی بیرکردنەوەی ڕەخنەگرانە زۆر گرنگە ئێمە بێ مێژوو ڕەخنەگرانە سێکەین ئادی بزانم ئێسەوەرە منم ڕۆپشان تێم دەستگای بەریتانی چۆن لەسەر کورساکە ڕێگە ئاوای خوێنی تۆڵێت ئەمە زمانی زانستە ینی من زۆر جا سیمینارەکەم بۆ دەست پێکەم وەرە سەریکەم پیاوە ئەم ئینسایکلۆپیدای بەریتانی خەڵک زۆر بە گرنگی زانێ وەرە بزانە وەرە چوار دێر لەسەر کورد ئەنووسێ بزانە هەچی زانست بێ لەم چوار دێڕاهەیە کە گەورەترین دەستگایکی زانستیە جا تۆ بێ بچیتە قوڵایی ئەمەوە ئەم مێژوە چۆن نووسراوە ئەم مێژوە دوای ئەم سە ساڵە نووسراوە ئەم مێژووی کە ئێمە بەشی زۆری ینی بڵین وێژەی مێژووی کە نووسراوە زۆربەی لە سەدەی بیستەمان نووسراوە زۆربەی چیرۆکەکان مەسەن فارس خۆی نێزانی کۆڕشتێ تا سەدەی بیستەم ڕێگای ئەوروپی وردە ئاشنای مێژووی خۆی بوو ئەگەی لە مێژووی خۆی نەبوو فارس ئەفسانەیە جێڕایە فردەوسی وای و تۆ حەقایەت بوو حەقایەت هیچی بناغی مێژووینەوە جا ئەمێ مێژوو لەم سە ساڵە دروستکراوە بۆ خزمەتی ئەم نەخشەیە ئەگەر یعنی کورد لە بەرژەوەندی وایە کوردی نەکردنی بەرژەوەندیەکەی لەسەر نەخشە ئەم نەخشەی کراوە بۆ بەشکردنی بەرژەوەندیەکانی فەرەنسا و بەریتانیا لەو بەرژەوەندیا بیری نەکردەوە کەیتی ئاژی ئەو بیری کردوتەوە اینجا ئەو مێژووی نووسراوە ڕێ خزمەتی ئەوواکە تۆ بێ نەبی چکە تۆ لە نەخشەکانیت کەواتە بەڵام عەرەب ئەبێ بە قۆت بێ بەرامبەر عوسمانی لەبەرەوە عەرەب زۆر بە گەورەی هەیە لەو مێژوە ها
جا بۆ ئێمە بێ بە قوڵی سێری مێژووکەین ئەو مێژوو هەر لە خۆی عالەمی عەرەبی وەرە یەک گوشەمشان بە لە مێژوان ناوی عالەمی عەرەبی یەک گوشەمشان بە لە مێژوان ناوی عالەمی عەرەبی تا سەدەی بیستەم نییە دروستکراوی سەدەی بیستەم ئامانە شتێک هەیە پێڵە خاکی عەرەب خاکی عەرەبم هەیە لەو پەڕی دەسەڵاتی عەرەبە ئاوا لە عەبادانەوە دەست پێکە تا فرات عەقەبە ئەوەتە خوارەوە میسری تیانە میسر لە خاکی عەرەبانیە لەو پەڕی دەسەڵاتی عەرەبە جا بۆیە خۆمە سەدەی بیستەمان میسرکراوە بە عەرەبی عەرەبی نییە حتا لە کاتی ئەمەویەکان و عەباسەکانیشە مەسەڵەن ئەم تەرمینۆلۆژیە بەکار نێنراوە ئەم دەستە واژانە بە هیچ شێوەیەک خاکی عەرەب هەیە خاکی عەرەب لە ئێمە لە سەردەمی عەباسیە بەڕاستی پەرتووکی وا هەیە لەسەر جغرافیا وردەکاری وەرە خاکی عەرەبی تیا لە عەبادانەوەیە داوا ئەڵە شاری ئەنبار دەمەی ئەژڵێ دوایەوەی کە عەرەب ئەم شارانەی گرتووە نەک بڵێ پێشووتر بەغایتیان نییە خاکی عەرەب بەغایتیان نیە ئەمە جوگرافی عەرەبی واڵێ خاکی بەغایتیان نیە باشە ئاوا ڕوا بە ئەنبار یا لە فرات دەڵێ ئیترەوە سنووری عەرەبە ئیترە لەو پەڕی دەسەڵاتە باشە ڕۆژاوای کوردستان وەمانە هەر عەرەب هەر ینی خاکی عەرەب نییە جا ئەم مێژووە بۆیە پێ دەڵێمانی ئەمە کەس ڕقی لە تۆ نییە بەڵکو ئەم مێژووی نووسراوە خزمەتی نەخشەیەکی کردووە کە لە سەدەی بیستەما دروستکراوە لەم نەخشا مادەم تۆنیت کەواتە بێ مێژووەکە شتۆی تیان نەبی چکە ئەم مێژووی کە نووسراوە خزمەتی نەخشەی کردووە عێراق شتێکم پیشان بە عێراق بەم ناوی عێراق کۆنە بەڵام عێراقێکم شان بەم نەخشەیە نییە لە مێژوو نییە سووریایەک بەم شێوەیە کە ئەمڕۆیە نییە ئەمە نەخشەیەکە لە سەدەی بیستەوەەوە سەیری هین کە هەندێکی بینی ئوردون و سووریا بەڕاستە کێشایانە تااقەتیان خۆی دانیشتون سەکسپیکۆ دوپیاوە دانیشتون پێش ینی تەوابوونی جەنگەکە دانیشتون سەحرای ئەو بینەش هیچ نییە ڕێکەوتون چۆنی دابشکن باشە ئەمانە ڕێکەوتن چۆنی دابشکن فەرەنسی بەریتانیەکان ینی تۆ ئەم مێژۆش ینی ئاکامی ئەو بەرژەوەندیانە ینی جا بۆیە لەوەڵە پێم وتی من نابێ هەر هەچیمان خوێندەوەی سەر وەریگین ئەی لە پشت ئەم نووسینەوە چییە مێژوو زۆری ئەتوانی یاری پێ بکەی مازە شتێکی تریشە بۆ هەموو مێژوو نووسانی بەحرێن و عەمان و ئیمارات و قەتەر دابنیشم بڵێگا گەیمە چوار وڵاتی جیاوازمانێت جیاوازیمان چییە ئەتوانە شتێکی لەسەر بدۆزنەوە ڕوا بکە منە چەند ساڵم پێش بابەتێکم لەسەر هەولێر نووسی کوڕێگەڵێ ئایا هەولێر ببێتە ئەستەمبوڵ یا دوبێت دەوەرە هەولێر ئەو هەموو مێژوە دێرینە چاو لە ئەستەمبوڵ و دووبەی بکات دووبەی شوێنی ڕاوماسی وە تا 1970 ساڵەوە پێش بە حاڵ ناوی هاتووە شتێک شارستانێتێ بە دەوری تۆ ئەم هەولێرە نییە ئەڵلقەیەکمەیە سەر مێژووی هەولێر سەیری بکەن بژارە زانی چیە یەک مێژووی دەوڵەمەند جا ئەمە ئاشنای ئەم مێژوە دەوڵەمەنی خۆمانین ئالەم شارە لە پێش ئیسلامە دراوە هەیە لە سەردەمی ئیسلامە دراوە هەیە هەمووی کورد ناوی پاشا کوردەکان هەمووی ناوەکانیان حکومڕانەکانیان جا ئێمە بۆی سەربازی فەرهەنگی خۆ دروستکەی بێت لە خوێندنەوە لە سەرەتاوە بە مناڵەکانمان بڵین ئێمە چین ئێمە بە مناڵمان ناڵێن چێن ئێمە حەقایەتیشی ئەو حەقایەتی هاو نەخشێ ئێمە کە دەرکراوین ئێمە و حەقایەتی کۆلۆنیالیست هی ئەو دەوڵەتانە ئاخن یعنی حەقایەتی دەرەوە لەسەر خۆمانەکەین بە مێژووی مناڵ ینی ئەوین ئەو مێژوێن بە مناڵەکانمان مێژووی خۆمان ناخوێنێ لەبەرەوە کە گەورە بن مناڵێکی لاوازن ئاسانترە گاڵتە بە کورتکەن وەکوی شانازی بە کوردیەوە چکە بۆ مێژۆکە پێت ناڵێت تۆ خاوەنی ئیمپراتۆریەتی مادیت ئەم ئیمپراتۆریەتە بە زمانی کوردی حکمی کردو بە زمانی کوردی نووسیەتی ئەمانە زۆر گرنگە بۆ بوونت بۆ هەموو شێوەیەک باشەوە ساسە من لێرە فکرەیەکم بۆ تۆ نازەم ئەمە ڕاستە یان نە هەستەکەم ئەبێ کێشەکەی ئێمە لە خودی دەستەواژەی کورد نەبێ لە ڕوویەکی زمانەوانی بێت ئەگیرم تۆ شارەزاتری هەنی ئێستا مەسەن ئێمە هەمومان لە بینی خۆمان ڕێککەوتینایە ئیتر نازانم کۆنفرانسێکی جیانی بکرایە بڵێن کاکە لەم دەم دەستەواژەی کورد لادەین ئێم بە خۆمان لین بۆ نە میدیەکان ئەمە چارەسەریە شتێک باید چکە هەتا لە کاتی لێ کۆڵنیۆش بۆ ئەم بەرنمەیە ئێستا مەسەن لە کتێبەکانی و لە کولتوری ئەوروپیە یەکەم دەستەواژی کوردەوە بزانام لە کاتی مارکۆ پۆلۆ بەکاریان هێناوە و پێشەوە هەروترەوە میدیەکان بەڵام لە دەستەواژەی ئیسلامی و عەرەبیەکان ناوی کورد هاتووە ئێمەم کێشەی دەستەواژەیە ئەم وشەی کووردە گەورەترین کێشەمان نییە نا وەکو پێموتی سەرەتا وتم یۆنانیەکان بەخۆیان ناڵێن یۆنانی بەخۆشی ناڵە گریک
ئینگلیس پێڵێ ئەوروپی پێڵە گریک هەموو ئەوروپا پێڵە گریک ڕۆژەڵاتی پێڵە هێنان بەس کۆڵە هێلێن بۆ کێشێ هیچ کێشە نییە ئێمە ناوی کووردا کاردا کە یەکەم جارە 5,000 ساڵ لەمە پێش کاردا هەیە ناوچەی جەزیرە و بۆتان دڵی کورد بوونە 5,000 ساڵەوە پێش پێڵێن کاردا 3,500 نووسراوە کووردا سەردەمی پێش ئیسلام بە ئارامی پیان و تۆ بێت قاردوو بێت یعنی شوێن یۆنانەکان پیان و تۆ کوردیان باشە کێ بە تۆی و تۆ ناوی کوردی وەڵا پێش ئیسلام ئەمە بە حەقایەتی ئەو حەقایەتێک کە پێم وتی بێگانە پێ دەڵێ ئەوەی منم لەم پرتوگالەم وەرە سەیریکە شاخی جوودی ئەمەم گوێ بگرە زۆر گرنگە شاخی جوودی دوو ناوی هەیە هەندێک سەرچاوە پێڵە کاردوو باشە هەندێک سەرچاوە پێڵە جوودی یا گودی ئەوە بۆ هەمان شاخ یەک بۆ ناوی ئێمە ئەها گوتیشمان پێوترا و کوردیشمان پێوتراوە لە سەرەتای مێژۆ ئەگەر وا نەبووایە چۆن هەمان شاخ یەک ناوی هەیە یعنی جوودیشی پێڵە و کاردوشی پێڵی هەمان شاخ کەواتە یەک ناوە لە ئەسڵە ئەمە ناوی ئێمە لە سەرەتای مێژۆ بەڵام کە تۆ ئێستا لەوانەیە زۆر کەس لە سەردەمی بابانەوە توێتی من بابانیم تێگەی بەڵام ئەم ئەوروپیەکی بینی توی بڵێم کوردم بەڵام ئەگەر لەگەڵ خەڵکێکی سنا قسەی کردوێ بڵێ من بابانیم تێگەی لەم بەستەکەم تۆ لە هەموو شوێنێکە مانای وشەکانە گۆڕێ ئەگەر قژزەردی بهاتە تێرە لەگەڵ بابانەکان توێتی ئەمە کرمانجی بەڵام بەسنەیەکی نەوە تۆ کرمانجم و توێتی من بابانیم جاوەیە نی تۆ ناسنامە و دەستەواژەکان لە شوێن و ئینی خۆیان ئەگۆڕێ هیچ کێشەیەک نییە تۆ ناو کووردە و ناوی کورد زۆر دێرینە و ئەم نەتەوەیە لە قۆناغی جیاوازە حکومڕانی جیاوازیەوەم ئەم حکومڕانانە وەکوتم لە بەرەوەی مێژوت دێرینە ئاسان نییە وەکو فارس دوێنێ دروست بووە بۆ مێژویم ناوە دوێنێ یەنەخۆ کۆنە بەرەوەی ئێمە ئەم هەموو ئەیلەیەک ئاسانیە بەیەکێکی بڵێ کە ئەلفوبێی خۆمان نەخوێنەوە کتوپڕ ئەوەی کە پێم وتی سەرەتا بۆ دەنکە جوێگە گەڕین بەڵام ئێمە سێرەگەین گەوهرێکی ئەم هەموو مێژووی ئێمەیە تۆ ئەمە چۆن حەزم کەیت ئەمڕۆ ئاسان نییە جا ئەوە ئەجینا هیچ کێشەیەک نییە لە ناوی کووردا بەڵام ئەمە زۆر گرنگە پێشەوەی خەڵکی تر بێگانە بێتە سەرم خاکە ئەم خاکە هی ئێمە بووە و زمانی ئەم ناوچەی ئێمە بووە تا خوارەوەی ئەوەی کە پێڵێن عێراق مێسۆپۆتامیا بەڵام کێشەیەک هەبووە لە بینی ئەم دوو خەڵکە خەڵکییان چۆتە دەشتەکە هەموو ژیانی کشت و کاڵ بوو دەوڵەمەندتر بووە ژیانی ئاسانتر بووە قەڵای دروست کردووە بۆ پاراستنی کشت و کاڵەکی چیای یەکە زەوی کشت و کاڵی بچووکتری هەبووە وەکو دەشتیەکە نەبووە لەبەرەوە کشت و کاڵ بەشی نەکردووە باشە بەسبداری کردووە ئینکە جارجار یاەتی بەسەر دەشتیەکە ئەم کێشەیە تا سەدەی 20 بەردەوام بووە لە سەردەمی سۆمەریا ئەمانەی شاخەکە پیان و تۆ گوتی ئەمەی دەشتەکە ناوی خۆی ناونەوە سۆمەری ئەم دوانە هاوزمانن بە دوو زاراوی جیاواز لە سەرەتای مێژووە کێشە هەبووە لە بینیانە من دایکم چیرۆکی بۆ گێڕاومەتەوە کە لە مناڵی مەسەن هینەکان هاتوون کە چۆنیانە ئەوش لە نەنکی بۆی جێڕابوو ئەنی بڵین لە نەنکمەوە بۆی جێڕابوو کە چۆن هاتوونەتە سەریان گاڵتەیان بە خەڵکی بڵین نیشتەجێ کردووە خەڵکی نیشتەجیان بە کەم داناوە ترسنۆکن ئێمە ئازاین و بە قوت ئەو وەختە دەستهێنانی شتێک بە قوت ئەیبە نەبووە ینی حەق بووە تۆ نابێ ئەمە بە بەهای ئەمڕۆ سەیری ڕاستە جا ئەم کێشەیە من دەستەواژەیەکم دانا و بۆ تێگەیشتن لە کوردی شاخ لەگەڵ کوردی دەشت ئەمە لە سەرەتای مێژووە تا سەدەی 20 بەردەوام بووە ئەوەی کە لە دەشتەکە بووە ژیانی ئاسانتر و بڵین لەبەری لەسەر کشت و کاڵ ژیاوە بەرهەمی زۆرترە بوو ئەوەی شاخەکە لە سەردەمی سۆمەریەوە بەردەوام هێرشی بردۆ بۆ دەشتیەکە باشە بۆ چکە نەیتوانیوە ئابووریەکەی ئابووری کشت و کاڵەکەی بەشی ژیانی نەکردووە بەرەو بەشێ لە ئابووریەکەی ینی بڵین چەتەگەری بووە و ئاساییش ئەمە مێژووە یایەتی بەسەر ئەوەی دەشتەکە جا ئەمە کە خەڵکی بێگانە هاتوون ئەم بڵین ئەم ملانەی دەشتوین تێکەڵی ئەوان بووە مەسەن ئەکەدی هاتووە تێکەڵی ئەمە بووە ئەویش بۆ بە بەشێک لەگەڵ کوردە دەشتەکە دژی گوتیەکان بوو ئەویش بەم شێوەیە بۆ یاڵم ینی ئەم مێژوواڵم مێژووی بزر ئەم مێژوەیەکە مێژوویکی زۆر ئاڵۆزی قوڵی دێرینی نەتەوەیەکی ئەوە دێرینە نی تێگەشتێکی زۆر قوڵیە
باشە مامۆستا بۆ هەنێ کەس هەیە ڕەخنەت لێگرێ ئەڵێ ئەم بنەمانەی ئەم شتانێکەوە تۆ نووسیوتە نازانستیە و هیچ بنەمایەکی نییە و تۆ لە خۆتەوە قساکەیت و بۆ نمونە لە زانکۆکانە بانگت ناکەن کە زانکۆکان جێ ئەو شتانەیە کە تۆ باسی ئەم بابەتە بکەیت و خەڵکەکە هۆشیار بکەیتەوە بەڵگەکاری بۆ بکەی و خەڵکیش ئەگەر ڕەخنێکی هەبێ پێت بڵێ ئەوی لە زانستە زانست چییە؟ هەر شتێ بڵێ تۆ بەڵگەی زانستیت هەبێ ئیترۆ زانستە بەڵام تۆ کەشتوت و ێستا چەند ساڵە بێ ماڵێن ئاری بەس پێیان نەوتی ناری ئەوە نازانستیە بەڵام من هەر شتێکم و تۆ لەو پەرتوکە لە ژێر یاکسە سەرچاوەکە بینی شتێک نییە بۆ تراوێت و سەرچاوە نەبین ئەمە کاری زانستیە وە زانکۆ بەڕێی من زانکۆ ئەوە کاری نازانستی تۆ بترسی لە ڕێی جیاواز ئەبێ زانکۆ بۆی زانستی بێ نەترسێ لە ڕای جیاواز من لە جیهانە سیونۆ سیمینارم کرد خەڵکی لێ بووە مەسەن لە نەمسا کردومە پرۆفیسۆری مێژوو هاتۆ بوو کۆڕەکە ئەوەی کتێ وە ڕیشێکی سپی پێ هاتووە دوای سیمینارەکەم قسامان کردووە سەر مێژوو بۆ چوومانجیاوە بەڵام ناترسن لە من تا ئێستا لە هیچ شوێنە سڵم نەکردوەوە چکە بۆ بڕواو و بەڵگەم هەیە کە لە هیچ شوێنە سڵ نەکەمەوە و ئامادەم دەرگای هەموو جیهان بەم ئەم چیرۆکە بە خەڵک بڵێم چکە بۆ پشبەسم بەڵام کێشێ ترسا لە تۆ ترسا لەوەی کە تۆ ببینێ ئەوە کێشێ کاتە ترسێک هەیە لەو زانستەی تۆ ئەجینە تۆ چییە بە هاوڕانە بین خۆ شتێکی بۆ ئەترسن لە زانستێکی تۆ یعنی زەرێکی مالیان لێدا یاخودار ئیگۆکەیانە من نامێ بۆ خەڵک بیرکەمەوە ئەنی چکە زۆمە بێ بڵام بیرکردنەوەی ئەوان چۆن بەڵام تۆ زانکۆ بۆ ئەوە کراوە لە بیری نوێ نەترسێ هاوڕا ئەسە من لەو سیمینارانە خۆشیە بینم کە خەڵکانم لە بەرامبەر بێ هاوڕام نەبن قەیچێکە ئێمە ئەتوانین هاوڕا یەک نەبین هاوڕێ بین سە من لە زۆر زانکۆ بانکراوم لە کوردستان بەس بەشی زمان بەشی زمانی لیزی بەشی جیاواز بەشی سیازەت بەس بەشی مێژوو ناوێت چکە لە زانستی نوێ ترسێ ئەجینە بۆ چییە نی تۆ قەیچێکە با هاوڕا نەبین با هاوڕێ بین هاوڕا نەبین هاوڕێ بین چکە خۆیمان توانین لەسەر شتێ هاوڕانین بەڵام بوونی بۆ چوونی جیاواز دەوڵەمەندمانەکە بێ زانکۆ خۆی لەوە تێگەیشتووە بوونی ینی بۆ چوونی جیاوازە سەر بابەتێ خۆی کۆمەڵگەی کوردی دەوڵەمەندەکە ینی ئەوان زەرە ناکەن من لەگەڵ منادانیشن و منیش زەرە ناکەم لەویا کۆمەڵگە هوشیارە بێتەوە چکە هەموو بۆ چوونێکی نوێ کە دروستە بێت تێگەیشتنێکی باشتر لە ئەنجامی ڕوانگەی جیاواز دروستە بێت لەبەرەوە پێم وایە خوێنکار زەرەکە وە کۆی مێژووی کورد زەرەکە لەوەی کە ینی ئەو بڵێ پەیوەندیە دروست نەبێ من بەردەوامم لە کاری خۆم و هیچ ڕۆژێ کۆڵم نایەوە و نازام ئەڵلقەکان و بینی بێ من کۆی ئەو مێژووە کۆنا خەمەوە بەرپرسیار و قسەم هەیە لەسەری و بەردەوامیش پرۆژەمێ مانگی 11 لە بەریتانیا سیمینارم هەیە هەوڵێ هەیە لە ناو پەرلەمانیشە نازامەکرێ هەوڵێکیشەیە لەوێ لە شوێنی تریش بەردەوام هەر لە هەوڵین ئەم چیرۆکە بەجیهان بهێنی گاڵتە نییە بەڵام ئیترەوەی کۆڵین باشماوە ساجیانەوەستا هەرم ماوێش بوو یەکێ لە بیرمەندە عەرەبەکان لە بەرنمەیەکە ئەیوت وشەی ئەلەکرات ئەسڵەکەی عەرەبیە و لە کەڕەدەوە هاتووە واتە دوورخراونەتەوە دەرکراون ڕاد لەسەر ئەمە چییە؟ ئەو کابرا سووریە دکتۆرکێ زۆر گوناحەوە بەرنمێکمێ دامناوە قسەکانی بدانەوە ئەمە هەموو ژیان یەک تێبی خوێنێتەوە کتێبەکەی کێ ئیبن حەوقەل هەمووشی نەخوێنێتەوە ئین تۆرە ئەوە داماوبی کتێبێ بکەی بە ینی بڵێ ئارگومنتەکەی لەسەر کتێبێکەیە کە ئیبن حەوقەلی نەخوێنێتەوە ئیبن حەوقەلە لێ لە خوزستانەوە هەتاوەکو ئامەد هەمووی کوردیە باشە نەیخوێنێتەوە چووە نەخشەیەکی بینیوە نەخشەکە دوو شەیتیا دۆزیێتەوە نەخشەکەی سێر نەکرەوە سەیری نەکردووە ئیبن حەوقەلە لێ خاجی عەرەب کوێ سەیری نەکردووە داماوە یعنی هەرە ئەو بەڵگەنامەی کە دایناوە و پیاوە یعنی و کابرا زۆر گوناحە ینی سەیری کە ئەڵێ سلێمانی تازە دروست بووە ئەو پەرتوکەی و باسیەکە کە کردووی بەسەر چاوە شارە زور لە پەرتوکەکایەکێکە لە شوێنەکان ئەڵێ سوورەوەرد کوردینی هەر لە خۆیە نازانین سوورەوە کوێیە با سێری سەرچاوی ئیسلامیەکان کە سەرچاوی ئیسلام کە بڵین سوپای ئیسلامیەتە ئەم ناوچەیە ئێخۆ ئێمە واقعیدیمانێ واقعیدی کە هێتە لای مووسڵەوە معاقل لەکرا شوێنی کوردەکانی تر کەیەتە کوردستان شارە زۆر هەر کوردیە ئیتر خۆمە
ئەمە شتێک نییە ینی سەرچاوی ئیسلامی هەیە جا و کابرا زۆر بەرنامەی تایبەتم لەسەر دەرکردکە کە سێرم کردم دەوەرە هیچ نەبێ تۆ کتێبێ بکە بە سەرچاوە هیچ نەبێ بخوێنەرەوە ئینی وەرە ئەمە پرۆفیسۆر بیت پرۆفیزۆر بی وەکو گەنجێکی سۆشیال تۆڕە کۆمەڵایەتەکان کتێبەکە ئیبن حەوقەل سێر نەکەی کە ئەڵێ خاشی عەرەب چییە هەر ئەوەی سێر نەکرد باشە و خاشی کورد چییە تێری نەکرۆ هاتووە بە ئارەزووی خۆی تەمەنەوە قەومی عەرەبی داماوە ئەوانە ناتوانن لەسەر من حەز ئەو نەحەزەکەم دیبیت لەکەڵ ئەوانە بکەم چکە هیچیان پێ نییە یەکێ لەو کەسانی تر کە خەزعەل ماجیدیە خەزم ماجیدی هەوادارێکی لەناو کوردیشا زۆرە 30 کتێبی هەیە من لە ژمارە ناترسم خەڵک 50 کتێبی هەیە بە 50 کتێبەکە نیو کتێبیتیان نابێن قەت بە ژمارە هەڵمەقڵەتیان خەزعەل زۆر لە خۆی بایی بوو چەند ساڵ بوو لەسەر کورد پرسیاریان لێکرد بە ئارەزوو کوردووە و کورتی چی نییە و ماد یەک خەش لە مات بەجێ نەماوە یەک کەلیمە لە مات بەجێ نەماوە ئەم ڤیددیۆی هەر بۆ مەهات مامۆستا جوابی بەرەوە وەڵا منیش ڤیددیۆکم بە عەرەبی دەرکرد سەر خەزعەل ماجیدی ئەڵم فەرموو بەڕێزەوە دکتۆر خەزعەل ماجیدی واڵێڵێ میت هیچی لێ بەجێ نەماوە ئەوە شوێنەواری ماد ئەوە قەڵاکەیان ئەمە دیوارەکەی ئەوە ئەڵێ میت هیچ لە زمانەکەیان بەجێ نەما ئەوە زمانی میت ئەوە زمانی کوردی وەڵا هەفتێک دوای ڤیددیۆکەی من هەموویشیم هەڵگرتووە لە لای خۆم پرسیاری لێکەنەوەرە دوای چەند ساڵ تۆڵی کورد هیچ و پەیوەندی بە مادەمە پرسیاری لێگەن ئەڵە بە پێی شوێنەوار و زمان بە شەرتێ ئەوڵە میت شوێنەوار و زمانیە کە چێڵە بەپێی شوێنەوار و زمان کوردەکان مادەن باشە یعنی ئەمەیە لێ ناپرسن ئەی باشە تۆ چۆن لەو پێشواوتووە خۆمە بە پێچەوانی قسەکان دەجا ئەمەیە کە بەداخەوە ئێمە یعنی ژینگەکەمان ژینگەیەکی زانستی نییە ئەم کەسانە بە ئارەزووی خۆیان ڕۆژێڵێن کورتیزنیە ڕۆژێڵە کوردمان دێنی کەسی ژنێ لی پرسێتەوە ئەمە یەکێکە لە قوتبە گەورەکانی عێراق ئەلفوبێی مێژوو نازانێت و لە ژیانێ ناڵێ نازانم بڵێ مە بواری من نییە چکە بە ئارەزووی کەسێ نییە بڵێ چۆن یعنی کەسێ نییە بڵێ ئەمە لەکوێ بوو جا ئەمەیە ئیتر ئاسان نییە لەم باشجێت ئەمەیان لەوانەیە خەڵک زۆر شۆکە بەڵگە هەیە لەسەرەوەی کەەوە حەزەتی ئیبراهیم کورد بووە ئەمە بابەتی خۆشە ئەمە لەوانەیە ئەڵقەیەکم دەرکردووە ئەمەوانێت جێنوشتی لەسەر بەس ئەڵقەیەکم دەرکردووە من قەت ئیمانم بەو هینە زمانە سادنی ئەڵم وەرە سێنی ئەڵقەیەکم دەرکردووە حەزەتی ئیبراهیم پەیوەندی بە کوردەوە چییە چیرۆکەکە لەکوێ دروست بووە دوو شوێنە شاری ئورفە ڕەها لە باکوور لەگەڵ شاری ور باشە ئەو شوێنەی حەزەتی ئیبراهیمی لە دایک بووە 2700 ساڵەوە پێش خەڵکەکان کۆچ پێکردوون بۆ ئیسرائیل باشە گوێ لەنەوە ئەو شوێنەی کە لێی لە دایک بووە 2700 ساڵان کرا 2000 ساڵەوە پێش لیانە پرسن لە ئیسرائیل تۆ چی دەڵێ من مادیم باشە خەڵکەکەی ینی خەڵکی شوێنی لە دایک بوون ئەگەرەوەی خوارەوە بێ دوو لۆکیشن دانراوە بە شوێی لە دایک بوونی شاری ئور لەگەڵ ڕۆها شاری ئورفە شاری ئورفە شارێکی کوردیە تەوە من هیچ گومانی تیان و ئەو شوێنەی خوارەوەش کە ئەمڕۆ عەرەبی تایە 2000 ساڵەوە پێش خەڵکەکەی بتوانێمە مادین ئیترمە باشە سەرچاوی جوڵێ لە جەزیرە و بۆتان باشار پێشڵەن قاردووشی پێڵێن لەوێ دیل کراوە ینی هەموو چیرۆکێکی حەزەتی ئیبراهیم لەسەر خاچی کوردستانە خاچی کوردستانی ڕابردووەڵم کە خوارەوە پیانوتۆ کوردی ئەمە بە سەرچاوە پێ دەڵێم کێشەکەوەی ئەمە سەخەڵک وازانێ خوارەوە عەرەبیە عەرەب دوێنێ هاتووە ئەمە سەرچاوە یەک خاڵ زۆر گرنگە ناوی باوکی حەزەتی ئیبراهیم بۆ بە کێشە بۆ تەواوی بڵین زانا ئیسلامی و دەرەوە ئیسلامیش بە تایبەتی ئیسلامیەکان لە قورئانە نای ئازەرە کەچی لە تەورادا نای تارەح باشە جەک زۆر گرنگە لە زمانی کۆنتێ بکەیت ئازەر بە زمانی پەهلەویانی ئاگر تاری بە زمانی هوریانی ئاگر بۆ لە سەردەمی قورئان 1400 ساڵەوە پێش نووسراوە وەختە زمانێکی تر هەبووە بە باوکی حەزەتی ئیبراهیم نای ئاگرە بەس بە زمانی ئەو سەردەمە زۆر سەرچاوە پەهلەوی ئەڵێ ئازەر کەچی تەورات لە بەرەوی کۆنە ئەها بە زمانی هوری نایی حەزەتی ئیبراهیم نای باوکی نای ئاگرە ئەمڕۆژ بە ئاتەر کە لا بە بە تارح کوردیە ناوی باوشین ینی بە زمانی کوردی ئەم ڕۆژانی ئاگر جا ئەمانەیە کە پێ دەڵم چیرۆکەکە لەسەر خاکی کوردستانە لای نێیاوە لە هیچ شوێنێ ئەڵقەیەکی تایبەتم لەسەر دەرکردووە نەتەوەیە لێیان نەبووە ینی هوریەکان باو باپیرەی ئێمن لەسەر خاکی ئێمن
ئەوە تا ناوی باوکی هوریە ناوی باوکی حەزەتی ئیبراهیم هوری ینی کوردی کۆنە ئەمانەیە کە ئێمە لەسەر و بناغانە ئەڵێن نەک بە معنای قەومی ئەمڕۆ نەتەوەیەک لێران نەبووە نە عەرەبی تیا بووە نە فارسی تیا بووە لەبەرەوە ئەنی ناوی بەغا من ئەڵقەیەکمێ لەسەر ناوی بەغا ینی ئەمانە هەمووی تۆ لای تارانەوە ئەخر وڵی زۆر سەیرە ینی جاری وای بیری لێکردەوە عەقڵ نای بڕێ شاخی ئەلبورسان بیستووە ئەلبورس زنجیرە چایەکە لای تارانەوە لە کۆنا ناوی چی بێ هەرە بەرزایەتی من نەمنووسی ئاوێستان نووسێتی هەرە بەرزایەتی بەرزایەتی لە زمانی میدی ینی بەرزی باشە ئەها ینی ناوچەکە زۆربەی ناوە کۆنەکانی ئەم ناوچەیە ینی ڕۆژەڵاتی ناوە ڕاست ڕابردووە زمانی ئێمە بوو نی من ئەڵلقەیەکمێ ئایا لە ڕابردووە بە چ زمانێنم نەو چای قسەکراوە هەمووی بشانێ چەند ناو بۆ ێنم لە کرماشانەوە تاوەکو باکووری کوردستان هەرچوا پارچەکە ناوی ینی زمانی ئێمە زمانی قسەکردنی ئەم ناوچەیە زمانی کوردی بوو ئەنی ئێمە کاریگەریەکی زۆر گەورەترمانە بووە بەسەر هەموو نەتەوەکانی چواردەورمان وەک ئەوەی کەخوا خۆمان پێزانین نەگەورەتر با بڵێن ئێمە سەرەتای چیرۆکەکەی ئەمە زۆر گرنگە لە بەروی گەورەتر جیاوازە لەوەی کە تۆ سەرەتای چیرۆکی ئەمەی کە پێڵێن خاچی ڕێوان دووبڕبارەکە لیان بردوین و نامۆیان کردوین کۆمەڵێ نەتەوەی نوێ هاتووە ئاشووری هاتووە ئەکەدی هاتووە ئاموری هاتووە ئەمانە نەتەوەی نوێن زمانیان جیاوازە لە ئێمە کللتوریان جیاوازە خەڵکێک لێرا بوو خەڵکە ڕەسەنەکە ئەمانە ئێمە و باو باپیرانی ئێمن چۆن مەسەر لیز هاتووە لەم 200 لەمە پێڵەمە ئەمە کوردی بابان ئەمە کوردی ئەردەڵانە ئەمە کوردی بەدرخانە هەرەمێ ئەو ناوە کۆنانە کە بە جیاوازی بینین ئێمەین بەڵام لەژێر ناوی جیاوازە ئەو خەڵکە ڕەسەنەی لە خاکی نێوان دوو ڕووبارەکە تاچیاکان ئێمەین بە زاراوەی جیاواز سەمان کردو خەڵکی تر هاتوۆتە ناومان مەسن ئاشووری خەڵکی ئێرە نین لە بناغا هاتوون ئەکەدی کە پێش ئاشووری هاتوون خەڵکی ئێرە نین ئاموری ئەمانە کاریگەری فەرهەنگی و زمانەوانیان هەبووە لەسەر خەڵکەکە بەڵام لە بنەچا لە بیابانەکانەوە هاتوونە باشە مامۆستا ئەفریقای محەممەد یەک پرسیارێتتر هەیە ئەوەنی من بیبیستم لەم بەرنمەیەوە کەوا کردمان خەڵک هەر هاتووە بۆ ناو خاکی ئێمە هیچ شتێکیشە بۆ ئێمەش ڕۆشتە بینە ناو خاکی خەڵکی دیکەوە وەکو کورد سەریکە ئەمڕۆ لەو ناوچێماینیتەوە ئەمڕۆ خەڵک بەرەو کوێ ڕوا بەرەو ئەوروپا ناڕوا بەڵێ بۆ چێڕوا لە تۆکەم بەرەی بۆ ئیش و بۆ پێشکەوتن و ئابووری و سراحەت و ئەمە ناوجەرگەی شارستانیەت و ئابووریەکی بەهێزەوەی کە پێم وتی ئێرە خاکی ڕێوان دووڕە شارستانیت بووە بەرەو خەڵکێک لە دەرەوەی ئێرەوە هاتوو بەرەو ئێرە زۆر هاتووە بەڵام خەشیش لێرەوە دەرچووە یعنی تۆ هینت هەیە بە دیئێنەی گەشتی یەکەم جوتیار لە جیهانە یەکەم جوتیار کە دروزە بێت لە جیهانە بۆ مایەکەی زانین لەکوێ خاکی نەخشەی کوردستان نەخشە یەکەم جوتیاری جیهانە ئەمە زانستێکی کەس ناتوانێت هەڵیوەشێنێتەوە چکە هین کراوە پشکنینی بۆ کراوە ئەم دیێنەیە نزیکەی 11-12 ساڵ لەسەر خاکی کوردستان دروست بوو باشە هەیە بەڵگەمانێ 5,000 ساڵم پێش گەشتوتە بەریتانیا باش ینی ئەیبینی ڕۆشتووە تۆ دیێنەکەی بینی مەسەن 6,000 ساڵم پێش گەشتوتە ئەوروپا وردە بەریتانیا کە بێ ئاوەکە پەڕیتۆ 4,000 ساڵم پێش گەشتوتە بەریتانیا هەیە مووی ینی بە زانستی بۆ ماوەیی ئەیبینیت نەخشەکەی هێمن کە چۆن وردە جوڵێ بەرەوە بەڵێ ینی مرۆڤی کشت و کاڵی ئەخر سەردەمانی ئەوروپا خەریکی ڕاو بوون کشت و کاڵیان نەبووە وەختی ئێمە خەریکی نووسین بووین ئەوان ئەگەن لە نووسین نەبووە وردە ینی تۆ گەشتی ئەم جینابینی کە لە کوردستانەوە بە جیهانە گەشتی یەکەم جوتیار بە جیهانە بڵاو بێتەوە لە کوردستانە ئەمە ینی جا ئەمە چی خۆشە کەس ناتوانێت بە دروی بخاتەوە کەسێک ناتوانێت چکە ئەمە زانستی بۆ ماوەی ئەوەی کەوت خەڵک هاتووە بەڵێ خەڵک هاتووە بەڵام جوتیاری ینی پیشەی جوتیاری زۆر گرنگە و جاران تۆ نە تەلەڤزیۆنێ هەوە نە ڕادیۆ هەوەنە بێ خەڵک بیگوێزێتەوە زانستە خەڵک لەگەڵ خۆیان بی بە خۆشبەختانە دیێنەی پێمانەڵێم خەڵکە لە کۆ هاتووە و کەی گەیشتووە هەمووی ساڵەکانیمان هەیە و توێژینەوەی زۆر نوێی تازایە لەسەرەوەن بەڵێ باشەوە ئەستافسە تاکیدیم هەنێ لە کۆمنت و شتی کە خەڵک دێ
ئەم بابەتان ئێستا ئەسم بۆ مۆزوعە یعنی ئەڵێ ئەوە خۆمان وا کێشەمان هەیە و مەعاژ نییە و نازانم چی و وەزعەکە قورسە و ناخۆشە و بۆچی گرنگە ئێمە سۆمەرین ئێمە هەندۆ ئەوروپین ئێمە مادین ئێمە ئارین ئەو بۆچی مۆزوعە پرسیارێکی زۆر گرنگە. من دایماڵە مەڵم سوقات سەیریکە ئەو فەیلسوفە مەزنە جیهانیە ینی ناسینی خۆ من چێم بۆ ئەو زۆر گرنگ بووە ینی خۆت بناسە خۆت بناسە ڕێک ینی هەچی وتووە لەوە ینی وەکوە ئەڵماسێ بێ لەو دووشە بچوکی کردوت ینی خۆت بناسە هێندە گرنگە تۆکو مرۆڤێک ئەو مرۆڤەی خۆی ناسێ مرۆڤێکی سەرکەوتووە ئەمە توێژینەوەی جیهان وامان پێڵێ ئەو نەتەوەی خۆی ناسێ بڕۆ ئەو نەتەوانی کە لە جیهانە ئەمڕۆ باڵادەستن وردەکاری ژینگە وردەکاری کۆمەڵایەتی هەموو توێژینیان لە بواری هەموو بارێکایە چکە هەموو کەرەسەکانی خۆناسینیانێ ئێمە خۆمان ناناسین بەشێ لەوەی کە ئێمە ونین لەبەرەوەی نازانین چین ئەوە بۆ ئەوە نییە تۆ هەر من ئەوەم و شانازی بە باوکو ئەو نەتەوەی کە خۆی ناسێ نەتەوەیکی هوشیارترە لە ئاستی تاکە تۆ هەموو ڕۆژێ عەرەبێک دوێنێ هاتۆتە عێراق خەریکە بە تۆڵێ هەولێر نازام ئەوی ناکرێت تۆ وەکو تاچێ لەسەر خاکی خۆتی خۆ بێ بزانی هەڵکوێ لەوەڵۆ پێم وتی وتم من باسی کوردبوونێ ناکەم کە پارتی سیاسی بازاڕی پێوەکەن من باسی ئەوە ناکەم ئەوە بابەتێکی ترە سیاست دایمە یاری و بازرگانی بەشتۆکە من باسی کوردەکەم کە حەقە نی تۆ ناکرێت سەرەتای شارستانێتی تۆ بێ بەڵام تۆ بە هیچ ناسرێ ئەمە زۆڵم نییە نیوەکو مرۆڤێک با بڵین کوردین نەتەوەیەک ئالویایە گەورەترین نەتەوەی لە جیهانە بەڵام تۆ بە داماوتەی نەتەوە بین ئەمە حەقە تۆ کوڕی باوکی خۆتی و ئەزانی باوک و باپیری چێ ئەکرێ من بە ناوی کەسێک و باوک بە کەسێکە کە هیچ کەسی نەبێ و نەباوکێنین ئەمە زۆڵم نابێت من بە هەمان شێ هەمومان ینی بۆ خۆمان نەناسین وەکوزاد ینی جا زۆر گرنگە هەج نەتەوێ خۆی نەناسێ نەتەوەیکی ونانی هەنگاوی بەرەو داهاتوو تۆزە لەون پێش ئەو قسەی جۆرج ئۆروێڵەوە وتەوەی کە کۆنتترۆلی ڕابردووەکە کۆنتترۆلی ئەم ڕۆژەکە نی تۆ ئەگەر ئەگات لە مێژووی خۆت نەبێ سمە مێژوێکی درۆمان بۆ دوسراوە بووین بە عەبدی ئەو حقاتە درۆ و دەلەسەیە خۆمان ناناسین جا خۆناسین من بۆیە زنجیرەیەک مێ تا ئەسە نزیکەی 29 لێ دەرکردو خۆناسین ینی کۆی ئەوەی کە تۆ خۆت بناسی نەتەوەیەکی بە وشیارانەتر بەرەو داهاتوە ڕێنی بەشێکی لە کێشەکانی نەتەوەی کورد کە ئەمڕۆ کە ئاوا تورک و فارس و عەرەب گاڵتەی پێکاو کە خۆشمان کێشەمان هەیە لە ناو خۆمانە کە ناتوانین حکمی خۆمان بکەین بە ڕێکپێکی هیەوەی کە خۆمان ناناسین لەبەرەوە زۆر گرنگە باش مامۆستا گیانەوە مامۆستا مەسعود محەممەد قسەیەکی هەیەڵێ هەموو ژیانی هەوڵی دەکاوە ڕەچەڵکی کورد بدۆزێتەوە هەر بەو خۆنەشەوە سەری نایەوە ئەڵێ ئەو کەسەشی کەوە توانی ئەمە بدۆزێتەوە ئەبێتە پێشەنگی هەموو نووسەرەکان و توێژەرەکان و پێویستە هەمومان پشتی گیری بگرین بەڕای تۆ ڕەسەڵەکە دۆزیوە توانێشتا لە خەریکی وا دۆزینەوەی و کاری زۆرتری ماوە زین چیە خۆی ئێستا بڕۆ لە بەریتانیا مێژووی لیس ئاوا وەکو بەری دەژڕوونە بەڵام هەموو ساڵێک لەوانێ پەرتوویکی دروستکرێت لەسەر مێژووی لیستی تازەی تێ بەری تۆ وەکو مرۆڤ بۆچوونەکانە گۆڕێنی هەموو ڕۆژێ توانی خوێندنەوەی نوێ بۆ مێژوویکی بەڵام ئەم پەرتوکە مێژووی کوردە خاتە سەر ڕێچکە مناغەیەکەی خۆی تۆ لەکوێ هاتووی ئەوەی جاران حەقایەت بوو ئاری و ئەمانە حەقایەتی بێبناغەی بێبەڵگە بوو ئەمە خسوێتە سەر ڕێچکەکە بەڵام هەزارەها کەس دەتوانێت کاری لەسەرکە هەزارەها کەسی ترە توانێت دەوڵەمەنیکە منە و قسەی مامۆستای مەزن مەسعود محەممەد لە بیرە لە پەرتووکی کورتیا دامناوە ئەڵم واڵە چکە زانێ هەرکیی زۆر گرانە نی ئاسان نەبوو من چەنەها ڕۆژە ژیان مام و من ئاسنی سار دەکوتم ناگەمە شوێنێ زەحمەتە لە کورد بکەی یعنی تۆ هەر ڕۆشتی لە پرسێرەکەی کابراایك توێژینەوەیکی کردوت هەمووی ئەوەی وتوتە هەڵی وەشێنێتەوە لەبەرەوە پێویست بوو لە کۆی مێژووی جیهان بگەی بۆی لە کورد بگەی ئاسان نەبوو جا بۆیە ئەویش لای ئەوە زەحمەت بۆ مامۆسایەکی زۆر گەورە بوو مامۆستا مەسعود محەممەد ئەو نەیتوانی بگات لەبەرەوەی مێژوو نووز نەبوو بەڵام پیاوی پیرمەندێکی گەورە بوو جا ئەوەیە ئەم پەرتوکە بەڵێ مێژووی کوردی خسۆ سەر ڕێچکەکەی خۆی بەڵام هەزارەها
خەڵکی ترە توانێت ئەم مێژۆ دەوڵەمەندکە ساڵ بە ساڵ چکە وەکوتم من بۆ پارچەیە زێری بچووکە گەڕام ئێستا دەرگاکەم کردوتەوە کە گەوهرەکانە بینی ئیتر ئەتوانێم بە هەزارەها توێژەری نوێ ئەتوانی سەدان پەرتوک بەزە سەر سۆمەری بنووسی لەسەر هوری بنووسی لەسەر ماد بنووسی ماد جیهان ئاشتانە ناسراوە هەڵگاگای لە مێژ باش ماڵسە هیچ پلانێک هەیە لەگەڵ حکوومەتە لایەنێکی پەیوەندیدا شتێکت قسەیەکت کردی بێ کەمە بکرێتە منهەج ینی وەتە لە زانکۆکان بخوێندرێ کاکە هیچ نەبێت لە کۆکتێبی کۆمەڵایەتیە بخوێندرێ ئێوە قسەوشن نابڕن دواتر ناوەڵی هیچ پلانێ حکومت کەی بیرە کاتەوە لەوەی تۆ چیت ئەو کەی بۆی گرنگە جینە وەزارەتی پەروەردە من نازانم کێ وەزیرێتی هیچ شتێکی ینیەوە نییە بڵێ شخصی لەگەڵ کەسە هەبێ بەڵام ناکرێت تۆ مناڵەکانە حقایەتێکی کۆلۆنیالیستیان پێ بڵین ئێمە ئەبێ مێژوێ لەسەر بناغە جاری تر بە خەڵک بڵێنەوە بەڵام بەداخەوە ینی حکومڕان و ینی کۆی ینی بڵین سیاسی ئاگای لە مێژوو نییە و مەبەستیشی نییە بەڕاستی مەبەستیشی نییە گینە هیچ نەتەوەی نییە هێندەی ئێمەون بێ وەڵا هەر باشیشیان نییە هەر کەسیش ینی هیچ پیلانی بۆوەنی بەداخەوە ینی پلانێک بۆ ئۆداننراوە کە ئەمە بێ بە بەشێک لە مێژوو هەندێک قسە کراوە هەندێک خوێندنگەی پرایڤت ویستوانە ینی قسەیان کردووە کە ببێ بە بەشێ لە منهەجی مێژویان چکە پەرتوکەکە بە لیزی نووسراوە ئەنجا بە کوردی خوێندنگە هەیە بە زمانی ئینگلیزی پلانێک قسە کراوە بەڵام تا ئێستا بەداخەوە ناوەڵا باشە مامۆستا ئێستا باسی ئەومان کرد ئێمە بە درێژایی بەرنمەکە کە چی ئەزانین دەرباری کورد و ڕەچەڵک و سەرچاوی کورد و چۆن ژیاون ئەی چ شتێک ماوە تۆ هێشتا خەریکی و ئەتەوێت سەبارەت بە کورد و نەتەوەی کورد بیدۆزیتەوە چ شتێک ماوە بدۆزرێتەوە من پێوەتی وتم منم تازە دەرگاکەمان کردوەوە ئەزادی چی بەس توانی من لە بەشی چی وتێبا پەرتوی بابەتێکمێ لەسەرەوەی یەکەم ڕایەنانی ئەسن بەرنمەیەکم کرد زۆر دەوڵەمەە سەیکەن خۆم زەوقی لێبینم بەرنامە هەندێکی ئەم یەکەم ڕایەنانە چۆن نووسراوە ئەجا چۆن لە ناو مادەکانە لە پەرتوگا فریای هەمووی ناگەی بەشێکی لە دەرەوەگرام بەڵام مەبەستم ئەتوانی دایان پەرتوک بەس لەسەرەوە ئەسپە بنووسی ئەم ئەسب چۆن لە هەموو قۆناغی کووردا بەشێکە لە فەرەنگی کوردی مادەکان چەندها کەسایەتیان بەنای ئەسبەوە چکە ئەسب زۆر پیرۆز بە ناو مادەکانە لە ناو کاشیەکانە ئەجا ئەمانە بەس لەسەرەوە توانی دایان پەرتوک بنووسی سۆمەری ئەتوانی دایان پەرتوک لەسەر زمانی سۆمەری کوردی بنووسی ئێستا چکە کە بزانی ئەو پەیوەندیە هەیە خەڵکێک ئێستا من خەڵک هەیە پرۆفیسۆر لە زمانی کوردیە داوای هاوکاریان کردووە کۆمەڵشتم بۆ نان و خەریکی کارن ئەوتوانن ئەوانە 100 پەرتوک لەسەر بەزەوە بنووسن هوریەکان چێن لەسەر خاتی کوردستان بۆ نمونە ئەو کوپەی لە کەرکووک دروستکراوە لەگەڵ ئەو کوپەی لەگەڵ ڕۆژاوای کوردستان دروستکراوە نەخشەکەیان یەکە هونەرمەند دەتوانێت کار لەسەر ئەو کوپانەی کەرکووک لەگەڵ ئەو کوپانەی ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان بکە باشە سەریکە ها تۆ لە ڕێگای نەخشەوە فەرهەنگی خۆت دیسانەوە ئەبەسیتەوە بێکەوە ئەمە فکری لە پشتەوە ئەمە ڕێکەوت نییە نەخشی کەرکووک لەگەڵ نەخشی ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانیەکە ئەمە بۆچوونی ئاینی لە پشتەوەە ڕوانگەی فەرهەنگی لە پشتەوە جا تۆ ئەتوانی بۆ نمونە لەسەر قەڵاکانی قەڵای ماناییەکان و قەڵای مادیەکان پایەکان چۆن دروستکراوە دیوارەکان چۆن دروستکراوە پاشماوەکان ئەتوانی زەلام ینی کەسێک لە بواری تەلارسازیە کارکە دەیان پەرتوک بەس لەسەر تەلارسازی مات کار بکەی کشت و کاڵ لە سەردەمی سۆمەریە چۆن کراوە لە سەردەمی هوریا چۆن کراوە هەمووی بەڵگەنا ئاین بۆ نمونە ژنێک هەیە یەکەم ژنی شاژن لە مێژووی مرۆڤایەتیە لە سەردەمی سۆمەریە باشە یەکەم ژنە پێشەوە ژنێک تۆمارمان نییە یەکەم ژنی شەڕکەریش کە بڵین سەرکردایەتی سوپایەکی 10,000 کەسی کردووە ژنێکە لای ناوچەی لە بینی ڕۆژهەڵات و باشووری کوردستان ئەم ژنەی کەوتم شاژنی سۆمەریە دوایی ئەوونە گەوراوێ وەکو خوداوەند لە باکووری کوردستان لەوێ گەورابەی پەرستن باشە ئێستا سۆفیم هەیە 1000 ساڵەمەوە پێش لە بەغا سۆفی کورت خەڵکی ناوچەی شارە زورە دوایە بێ بە قوتبێکی گەورە لە هەموو کۆی ئەوەی پێڵێن باکووری کوردستان و دەرەوەی باکووری کوردستانی لەوێ گەورابێ لە باشوور بیرانەچێتەوە ها مێژوو چۆن دووبارە بێتەوە جا وەکوتم ئەمە نەبوار هەیە یعنی
کوڕی بن و تۆ کارکە چونکە هینەکە کرایەوە سەرداوێکی تازەوە سەرداوێکە ئێشتا ئەلفوبێتی بەڵام ئەمە کۆی ئەیخاتەوە سەر ڕێزگەیەکی ڕازی تر تۆ دوای حقایەت ناکەوێت چیتە سەر منهەجێکی زانستی معنی پاڵپشکراو بە بەڵگەی زانستی. باشە مامۆستا تۆ لە کۆی ئەو سیمینارانی کەوا کردوتە لە دەرەوەی وڵات هەستەکەی خەڵکانێکی دەروی وڵاتیش یعنی ئەم بیرۆڕایان بەدڵ بوو ئێستاوا خەریکین چکە بۆ نمونە ئەگەرمە توێژینەوەی لێ بکرێ تەواوی تێگەیشتن لە ناوچەکە ئەگۆڕێ چێ کاریگەری بەسەر چیەوە بۆ لە ئەسڵدا زای چییە ئەم بەشێکی باشی مێژوو چیرۆکەکە دەبێت دیسان بوترێتەوە. من 2 ساڵەمەوە پێش لەسەر من لە توێتە بە ئەنگلیزیە نووسم لەوێ چکە خەڵکی سیاسی و ینی خەڵکی زانستی ومانە هەمووی لەوێن ئەنی زیاتر من لەوێ بە کوردی نانووسم بۆی لەگەڵ جیهانە سێرەکەم ڕۆژە تاکراوم کابرایە نایناسم توێژەرێکی پۆلۆنیە لە سۆرا حەمەڕەش تیۆریەکانە خەریکە بێ بە قوبولکراو تازەترین توێژینەوەی 2023 بۆ ناردوو باشە ناونیشانی پەرتوەکەی منەڵەنجی سەر لە نوێ دۆزینەوەی زمانی ئەندۆروپی من 10 ساڵاڵم زمانی ئەوروپی لە کوردستانەوە بڵاوبەتەوە کەوا مەوتووە هیچ کەس لە جیهانە ئەو بۆچوونەی نەبوو زمانی ئەوروپی توانە زمانی ئەندۆروپی هاتۆ بە کوردستان باشە من 10 ساڵەوە پێش هەموو جوان 2013 لە یەکەم پەرتوک ماوەم بتووە ناونیشانی ئەم پەرتوکە نوێشمەکە کە دەرچووە کابرایکی ئەوروپی ئاگای لەم تیۆری منە ئەڵێ سۆران هەمەڕەژەوە تیۆریەکانی خەریکە لە جیهانە قبوڵ دەکرێت بۆ 2023 گەورەترین دەستگای ئەڵمانی ئەڵێ زمانی ئەندۆروپی لە کوردستانەوە بە جیهانە بڵاوێت بەڵام بەڵگەکانی وەکو من نییە ئەو ناڵێ زمانەکە چی بووە ئەی چ زمانێ بووە ئەو یەکەم زمانە ئاگای لەوە نییە سۆمەری ئەسا من ئەوتا من بەراوردی سۆمەری فەرەنسیەکەم سۆمەری و ئینگلیزی بیبین ئەیبینی ئەنی سۆمەری ئینگلیزی و کوردی ئەمە نەکراوە مانەمووی نوێ ئەم پەرتوکە ئەوە پێش سەردەمەکەیەتی ئەوەیە خاڵە لە سەدان تیۆری ناو پەرتوکەکەم کە دوای 10 ساڵ ئەوروپا پێگەیشتووە وە تیۆری تیا لەوانێت 10 ساڵی تریش ئەخەمیەوەمە هەندێکی من کۆسی دوایی بکەم منجا پێیبگانی نوێیە پەرتوکەکە لە زۆر بوارە ئەوە نوێیە ئەوە ئێمە نەچوینەتە قوڵاییەوەی کە چۆنە مێژووە ئەو نمونەم بۆی بۆ هێنایتەوە کەس بڕای ناکرد کە 10 ساڵەوە بێر لە بەرنمەیە کاڵم خەڵچینە لە سیمینارەکە شارێ وەختە گەنجترم لە 2013 لە بەرنمەیە کاڵم ئەم پەرتوکە کۆی مێژووە گۆڕێ زمانی ئەندۆروپی لە کوردستانەوە بە جیهانە ئەو وەختە خەڵک یان و سۆرا هەمەڕەش خەریکی کاری ناسیۆنالیستیە کەچی کابرایکی ئەوروپی 2023 من ئاگادارە کاتەوە وڵات تیۆریەکانی خەریکە قبوڵ دەکرێت لە جیهان 10 ساڵ دوایەوە ئەوروپیە بە منەڵە جا کەوتە ئەوروپی بەڵام ئاگادار بە زانستی مێژوو وەکو ماتماتیک نییە ماتماتیک ئاسانترە ڕوونکردنەوەی بۆ جیان بەڵام هەڵەیەک کورد بە هەڵە لە سەرەتاوە باڵە هاتووە ئەمە پێویستی بە دەستگایەک هەیە کە یعنی پێویستی بە پاپشتێکی زۆر هەیە بەڵام وەکوتم دەستگا کادی شتەکانی کوردستان مەژهوری جیانەکن هەر ئاگان لەمە نییە یعنی بەداخەوە ئەمە بواە کورد خۆی ینی ئەمە مڵکی من نییە تازە مڵکی منەتەوەی کووردە وایە خەڵک خۆی کردای بەخاوەنی ئەو نێ ڕۆژەڵات خۆی کردو بە خاوەنی ئەم پەرتوکە باشوور خۆی نەکردووە ئێستا بەداخەوە هێشتا نەمان کردەوە بە کرمانجی ئێستا من هەندێک خوێنەواری باکوور ینی زۆر هەوادارن و زۆر ئاگایان لەوێ چینی خوێنەوار پار یەکێ لە ناوەکەی بیر نییە پەرتوکێکی نووسیوە دوێ من سۆرا هەمەڕەش بینم لە پێشانگای پەرتوکی هەولێر لە باکوورەوە هاتووە توێ مە بیبینم مەملاولای ماچکردن ینی لە چینی خوێنەواری باکوور ئاگادارن ڕۆژهەڵات بە حکمیەوەی کە بە سۆرانی ئەی خوێندنەوە لەوێ چاپمان کردووە لەوێ خوێنەرێکی زۆر کاریگەری بەجێشتووە لە دواخەری کەیکەین بە فارسی لە ئەسە عەرەبیەکەی کارەکەین کۆڵاین بەڵام بەداخەوە کوردبوون ئەو نە کاسبی و ساختەچێتی پێوە کراوە بەداخەوە لە باشوورە بەسراوەتەوە بەو ناشین کراوە لەبەرەوە خەڵک بچوو کراوەتۆ لە زۆر شتا نیوا کوردبوون لە باشوورە ناشین کراوە لەبەرەوە لە باشوورە تۆزێ لاوازە کارەکان ئەوەی لە باکوور و لە بەشەکانی تری لە ڕۆژهەڵات و بەشەکانی تری کوردستانە ئەگەر هەیە کە کار بکرێ لەوا بەداخەوە باشوور بەهۆی ئەو هەلومەرجە سیاسی نالەبارەیەوە تۆزێ خۆی لە کۆتاییشە ئەمە خۆمان چیرۆکی خۆمان بجێڕینەوە و پژڕاستیکەینەوە باشترە گلەوەی ئەوروپیەک بێت چکە بە هەمان غەڵەتی پێشووترە ئەڕۆین کە لەوانەیە ڕاستە
ئەم قسانێکەوە ئێستا کردوتە بەشێکی ئەڵێ بەڵام لە کۆتاییە لەوەیە بەلایەکە بیبیان بەلایەکی دیکە بیبا لە برۆی کابرا ئەوروپیە ئەمریکیە ئیتر بەریتانیا بەڵام ئەگەر ئێمە خۆمان ئیشی لەسەر بکەین و مەسەڵەن خۆمان بەڵگەکاریە باشی بۆ بکەین و دەستگایەکی لە پشت بێتەوە یعنی ڕاستەکان و خۆیتانی پیشان هەر نەک باشترە هەر ئەوە ڕێگەکەیانی تۆ نابێ خەڵک پێ بڵێ چیت کە خەڵک پێ بڵێ شەی کەواتە تۆ نیت چکە بۆ کە بە دەرەوە من بە تۆم و تۆیت کەواتە منم تۆ پێناساکەم کەواتە تۆ نیت دیگەنم بەسەکەم تۆیەکی دەرەکیە منە بێت تۆیەکی خۆی دروست بێ بێ من خۆم لە خۆم بگەم ئەگەر خەڵک بە پێم بڵێ من چێم کەواتە من نیم ڕوانگەی خەڵکی دەرەوێ لەسەر من ئەسەر ڕوانگەی خەڵکی دەرەوەیە ئێمە وازانی خۆمانی بەس خۆمان نیم ڕوانگەی دەرەوەی ڕوانگەی دەرەوەش بەرژەوەندی تایە سیاسەتی تایە فێڵی تایە دڵسۆزی تایە بەڵام ئەمانە هیچی ڕاستیەکە نییە منە بێ وەکو ئەگەر من وەکو تاک وەکو سۆرا هەمەڕش بزانم چێم ئەبێ خۆم پێناسە بکەم ئەگەر من یەکێ پێم بڵێم چێن کاتە پێناسی خۆم نییە وانە کاتە خۆشم نیم ینی خۆیەکی دەرەکیە منەمێ ئەبێ مە خۆیەکی ناوەکی دروستکەین لە ئەنجامی پەرتوکەیەت لە کۆمەلگا و توێش بکەین کۆمەلگا قسە لەسەر خۆمان بکەین ئەو خۆی کە دروزە بێ ئەوە خۆیەکی تەندروستە چکە لە ئەنجامی دیبیتێک و مشتومڕێکی ناوخۆییە بێ دروست بێ نەک لە دەرەوە پێمان بڵین چێن ئەمە خۆی لە بنەچان ناتەندروستە و ڕێگەیەکی ناتەندروستە بۆ خۆناسی ئێمە بێ با جیاواز بین لە بیر و بۆ چووناقی چێ بەڵام ئەبێ مشتومڕێ ناو خۆمانە دروست بێت ناو کۆمەڵگەمانە لە ناو خوێنەوار نەخوێنەوار هەمووی ئەوەی کە لە ئەنجامەکە دروست بێ ئەوە خۆیە ئەو خۆی ڕاستیە چکە خۆیەکە لە ناو هەناوی کوردی و هاتۆ دەرەوە بەڵام ئێستا خۆیەکە کابراایکی قرزەرد هەندێکی بەرژەوەندی سیاسیە بوو هەندێکی لە دڵسۆزی هەندێکی هەریەکی ئەجەند ئەمانە موی ئەجەندێ من نامێت لە ڕێگای ئەجەندەوە بناسرم نی تۆ بە هەڵە ینی ئێمە لە ئەنجامی داگیرراین قوبوڵمان کردو خەڵک لە دەرەوە پێمان بڵین چێت ئێمە خۆی هەڵەیە لە پرۆسەکە هەڵەکە خەڵکەکەش چارەنووسی تۆ دیاری بکە چارەنووسی تو هەر هات هەمووی بەیەکەوە بەسراوە چارەنووسەکەی مێژوەکەی هەمووی ئێشتا لە دەست خۆمانانی ئێمە ئێشتا لە غاوی تێگەیشتن لە خۆمان لەغاوی چارەنووسی خۆمان ئیتر ئەو چارەنووزە لە ڕووی حکومڕانی بێ لە ڕووی مێژویە هی خۆمان نەگرتوتە دەست لەبەرەوە لە هەموو شتێک چاوەڕێین دەرەوەیەک قرزەردێ پێمان بڵێن چێ خۆمان نەمانتوانی بکەین ماوەستا گیان یاخوا بە خێر بێی ئاودان کرد پۆدکاستەکەمان من ینی دایمەن بە گەشتبینیەوە ڕوانم ئینشاءڵڵا ڕۆژ ڕۆژان دێ ئەمە لە زانکۆکانە خوێندرێ و هەر کەسێکیشکەوە تۆزێک لە بابەتی ئیتر هەمە سیاست و کللتور و جیۆپۆلیتیکس ومانە تێ بگە ئەزانێ ئەمە توای چەندێک شت بگۆڕێ ئەمە بەس شتێک نییە بۆەوەیەها بابەتێک بیخۆینەوە ئەمە هەمە هەر بواگاداری هەندێک زانکۆ دەستیان پێ کردووە ئێستا زانکۆی سۆران بەشی زمان کە تیۆریەکانی زمان ئەڵێنەوە مامۆساخۆی پەیوەندی پێگەڵە من ئەم تیۆریە نوێیانەی کە لەم پەرتوکایە بە خوێنکاری ئەڵێمانی وردەوردە بەڵام بەشیش هەیە لەوانەیە نەتوانێت بەڵام وردەوردە دروزە بێ تاو ئینشاءڵڵا ناڵێم ئەمە کاریگەریەکی زۆر گەورەیە بێت و من بە گەشتبینیەوە لێ ڕوانم ئاوادانت کردەوە بەجددی خۆش بووم یعنی چکە ئێمە زۆرمان نا لە سەرەتای پۆدکاستە زۆرمان حەزە بابەتی ئەم ئارکێۆلۆژی شتە هەیە یعنی حتا و کاتی سەری پۆدکاستەکانمانە کرد ئەوانەی جۆ ڕۆگن کابراایەکە نای گرام هانکۆک ناڵم زۆر لە تۆ نزیگەوش خەڵکێکی زۆر دژایەتیەکە مەسەڵی سەرەتای مرۆڤایەتی چۆنە و نازانچی ئەمە کۆڵ نادە و بەردەوامە تۆ هەرەماشێ و گەورەتریشی ئەم کتێبە لە چووە ئەتوان دەستکەوێ مامۆستا ئەم پەرتوکە دەنی لەسەر پیجەکەم دانراوە خەڵگەتوانێت داوای بکە و لە کتێبخانەکان لە شاری کۆکۆ لێرە لە مەموزین هەیە لە سلێمانی لە کۆمەڵەیە کتێبخانە و هەر لە هەر شوێنێکیشبی لە کوردستانە و لە عێراقیشە ژمارە دانراوە لەسەر پیجەکەم خەڵگەتوانێت داوایکە بۆیە ڕوا بۆ ماڵەوە بە ئەنگلیزی و بە کوردی زۆر چاکە سوشل میدیا شتەکانشتمی لە خوارەوە دانین تاوەکو خەڵکەوە ئەو بابەتانشکەوە باست کرد زۆر لە پیجەکەت بە جوانی بە 30 دقه 25 دقه 40 دقه دانا ڕوو نەکرێتەوە بەڵێ من ئەڵلقەیەک مێ خۆناسین تا 29 ئەمە هەر لە هەریەکی لە مەڵقانە قوڵەبمەوە لەم بابەتانە بەڕوونی بۆ بابەتی ئاری لە یا بەڕوونی هەمووی بەڵگەنام من هەموو شتێکیش بەڵگەنام هەمووی دانم بەڕوونی دەستەکانت خۆش بێ هەر کۆمنتێکشتانە بوو لە خوارەبین و سن تاکید مامۆستا خۆی خوێنێتەوە ئێمەشی خوێنێکین سەر چاومان زۆر سوپاس بۆ سپۆنسەرەکانمان کە یارمەتیمانەدەن کەسانی وەکو مامۆستا بێتە پۆدکاستەکە تۆیێتە و بیتکە و تەڵەبات بۆ پۆدکاستی داهاتوو خۆتان لەگەڵ خۆش